بۆ گۆڕانکاری پێکەوە بۆ ئازادی و یەکسانی کەسێ بەتەمایە چاکسازی لەم دەسەڵاتەیە بکەم بەس خەوە بینێ نەریتێکی شۆڕژێرانە نەریتێک کە لە خوارەوە خەریکە بنیاتی کۆمەلگایە دەسەڵات ناتوانێت جا بە کێشەش ناباتەوە بەڕ حتا بەڕێوەبەراتەکانی خۆشیان کەوتونەکە ژێر پرسیارەوانێت بۆ بیستنی بۆچوون و تێڕوانینی جیاواز و دژەباو بۆ خستنە ڕۆی دنگی مرۆیی و یەکسانی خوازی بۆ ئەم سیستەمەکە 83 خوێندکار لێک کۆلدا بخوێنێت ئەم ناوانە دروستە بۆیان تەنها ناوی حکوومەت دروست نییە بۆیان چەک و پارەیان نستنیکەوە معناژی نامێنە ئیتر چارەسەری بنەڕەتی بۆ کێشەی خەڵکی کوردستان و لەلایەنانی ئەم دەسەڵاتەیە هێنانە پێشەوەی دنگی ناڕزایەتیە جەماوەریەکان و بڵندگۆیەک بۆ هەڵسوڕاوانی هێناوە بەهۆی خۆپشاندانەکانەوە بۆ بەهۆی خۆڕاگری خەڵک و ئیرادەی خەڵکەوە بۆ کە بەدەستێنراوە بێکارانە بە ئەودەستێکی کەم ئیشەکەن و ماگانە موچەکانیان پێنادن جاری وازات و خەڵک تونتر ئەبێ ئەگەر مەترسیەک هەبێ لەسەر هەرێمدا یەکێتی و پارتی بۆ خودی یەکێتی و پارتی مەترسی وڵاتەکانی منتیقەشیان بۆ سەر هەرێم زیاد کردووە خستنەڕووی واقعیەتی دەسەڵات و ئۆپۆزیسیۆنی ساختە و پەردە هەڵماڵین لەسەر نیازیان خۆشحاڵی هەبێ بەوەی کە هیچ ریفۆرم و چاکسازیەک و بەخازاتی خەڵک لەلایەن ئەمانەوە بکرێت مێژوێک و کارنامەیەکی قوڵیان هەیە لەسەر ملهوڕی لەسەر چەکڕاکێشان لەسەر تعداکردن لەسەر خەڵک ئەمانە دژمنی خەڵکی کوردستان بوونە لە پشتیان لە خەڵکی کوردستان کردووە دێماسیەکی پەرشە بەسەر چینی کرێکار و بەشە جۆراوجۆرەکانی چینی کرێکار و هەموو کۆمەلگایە پەرزیان کردووە بۆ تاو توێکردنی ئەو بابەتانەی کەمتر لە میدیاکانەوە دەبیسترێن بەشێکی زۆری لە حیزبە چەپ و کۆمۆنیستەکانی دنیا و هەروەها بەشێک لە هەڵبژاردەکانی ئەوروپا ناڕەزایەتیان دەربڕی مینەکانی تاوانی دروست کردووە تاوان ئەنجامە دەسەڵاتی چەکداری میلیشیای حزابی میلیشیای لە کوردستان خەڵک لەلایەکۆ قەویترە سازمانی تەیارکردە ڕادیکاڵترە بۆ نیشاندانی ڕێگەی ڕزگاری خەڵکی پێشەنگ تیڤ هەموو ڕۆژانێکی چوارشەممان کاتژمێر 9 شەو بە کاتی کوردستان ڕاستەوخۆ بەخشی بەرنامەکانی دەکات. مەزار نابێ ئەو هەموو جەنراڵە مقەبایە لە ناو شارەکەی خۆیان بینێ بە ئەنواع و ئەشکال چەکی ئەسلحەی قورسەوە طەبیعیە بەلایە. یەکەمین جارە لە کوردستان کرێکاران خۆیان دەستبەرن بۆ مەراسیم و چالاکی یەکیایە. شۆڕش تەنها ڕێگەیە هەڵسانی خەڵک ڕاپەڕین و خۆشانی جەمالی تەنها ڕێگەیە کە ئەڵتەرنەتیڤێک دابینکە لە فەیسبوک، یوتیوب، ئینستاگرام، تویتەر و تیکتۆک فۆلۆمان بکەن. بەرنامە و گرتە ڤیدیۆیەکان ببینن. پێشەنگ تیڤ پێکەوە بۆ گۆڕانکاری پێکەوە بۆ ئازادی و یەکسانی. پاش دابڕانێکی کورت جارێکی تر ئێوەرەتان باش بینەرانی ئازیزی پێشەنگ تیڤ خۆشحاڵە من بنار مستەفا پاش ماوەیەک لە دابڕانێکی کورت و یەکەم بەرنامەی ئەم ساڵ 2025 ڕاستەوخۆ پێشکەشی بکەیت. ئازیزان بەرنامەکانی ئەمڕۆمان لە سێتەوە پێکاتوە سەرەتا قسە و باسێکی گشتی لەسەر دۆخ و گۆڕانکاریەکانی کە لە ناوچەی خۆرهەڵاتی ناوەڕاستە ڕوویان داوە دەکەین و پاشان سەبارەت بە ناڕەزایەتی و مانگرتنی مامۆستایان کە هەفتە زیاترە لە بەردەم بارەگای نەتەوەی گرتوەکان مانگرتنیان ڕاگەاندووە قسە و باس دەکەین و هەروەها لە ماوەی ڕابردوو تا وەک زۆرێک لە ئێوە بینیویانە بەیان نامەی دەستەی ئامادەکاری بۆ کۆنفرانسی ڕێکخراوی سەربەخۆی ژنان بڵاو بۆتەوە و لەسەر دامەزرانی ئەم ڕێکخراوەش قسە و باسێکی کورتمان دەبێت. ئێوەش دەتوانن با پرسیار و سەرنج و تێبینیەکانتان بەشداری بکەن و ئەوانەی ئێوە لە کۆمنت خێنە ڕوو ئاراستەی میوانانی بەرنامەکانی دەکەین. لەگەڵمان بن بۆ بەرنامە سەرنج ڕاکێشەکانی ئەمڕۆمان. بەڵێ بینەرانی ئازیز سەرۆک ئاماژەم پێدا یەکەم تەوەری ئەمڕۆمان تایبەتە بە قسە و باسێک لەسەر ئەو گۆڕانکاریانەی کە لە ماوەی ڕابردوودا لە خۆرهەڵاتی ناوەڕاستە ڕوویان داوە و هەروەها ئەوەی کە بەرەو چی ئاراستەیەک ئەم ناوچەیە پێڵ دەگرێت. ئەم قسە و باسەش لەگەڵ سکرتێری کۆمیتەی ناوەندی حیزبی کۆمسی کرێکاری کوردستان عوسمانی حاجی معرف دەکەین. عوسمانی حاجی معرف ئێوارت باش و سپاس کە لەگەڵمانیت. زۆر سپاس و ئێوارەی وەش باش.
پێش ئەوەی کە بچمە سەر وردەکاری لە پرسیارەکانم و پرسیاری مشەخصم هەیە لەسەر ئەم ڕووداوانەی کە ڕوویاندا و ئاراستەکەیان بەرەوکوێ دەڕوا بەڵام ئەگەر پرسیارێکی گشتی بکەم لەسەر دۆخی خۆرهەڵاتی ناوەڕاستکە لە ماوەی چەند مانگی ڕابردوودا ئەوەی لە سووریا حکوومەت گۆڕاوە دەسەڵاتی بەشار ئەسەد کۆتایی پێهاو لە غەزە ئاگربەست ڕاگەێدراوە کە پاش 13 مانگ 15 مانگ لە جەنگ و وێرانکاری بووە پێگەی ئێران هاتوۆتە خوارەوە لە تورکیا ڕەنگە بە دەرەجەیەک چوو بێتە سەرەوە هەموو ئەمانە باسەکات کە ئێستا خۆرهەڵاتی ناوەڕاست بەرەو چی ئاراستەیەک هەنگاوانێت ئەی ڕاستی بێ لە ڕووداوانی کە تۆ باسەکەی یا و ئاڵوگۆڕانی کاتۆتە پێشەوە بە تایبەتی جۆرێک ئەتوانم بڵێم باڵادەستی ئیسرائیل لە ناوچەکە دەورێکی بارزی بینیوە لە ئەمە کاتە دەوری ئەمریکا کە پاژەوەی لە استراتیجێتی ئەمریکا لە ناوچەکە لە ڕۆژهاتی ناڕاستە بە مەجموعەیەش کەس گەیشت کە لە بەرامبەر عێراق لە بەرامبەر ئێران لە بەرامبەر کاتی خۆی لە سووریا بەڵام ئەم دەورانەیە جۆرێک ئەتوانم بڵێم گەڕانەوەی پێگەی موقعەتی سیاسی ئەمریکایە لە ناوچەکەیە کە لە تەقابلی وڵاتانی زەلێزی دنیاە ئەمە ئەم واقعەتەیە کە ئیسرائیل دەورێکی سەرەکی تیاوینی وەکو خۆشوتان تووشی هاتوۆتە پێشە و ئێران چۆتە دۆ ئەمانە واقعەتێکن کە دوای ڕووخانی ئەسەد دۆخەکە بە جۆرێک ئاڵوگۆڕەکەی بە شێوازێکە کە کێشمەکێش یا ململانی ئەو لایەنە سیاسیانە وڵاتان زلێز دنیا ئەم ناوچەیە بەرەوکوێ من عاقیبەتەکەی چۆنە بێ چ ئەنجامگیرێکی لێگیری دۆخی سووریا چۆنە بێ دۆخی عێراق چۆنە بێ ئێران پەڕووباڵی کە پەڕووباڵی کراوە شوێنێکی لێکەمەکەنەوە ئەمانە هەمووی واقعەتێکن کە لە ناو جێژاوێکی سیاسیە کە ناتوانێت دیاریکرێت بە تهدید بڵێ یا بە وربی لەسەرەوەی کە ئەگا بە ئەنجامێک بەڵام عمومەن ئەوە واقع کە ناوچەکە دۆخی سیاسی نالەبارتر بووە جێژاوی سیاسی فراوانتر بووە و ئایندێک لەوەی کە ئەکرێت لە قسە باسەکانە عێراق بەرەو چه ئاکامێک ڕوا حەجی شعبی چی لێ تورکیا موقعەتی چۆنە بێ سعودی هاتۆتە ناوە بە تایبەتی کە بینیمان ئەحمەد شەرف چۆ بۆ سووریا یعنی بەرژەوەندی ئابووری و سیاسی لە ناوچەکەیان لە نێوان ململانی لایەنە سیاسەکانە دەورێکی هەیە بۆی کە بە قازانجی کاملان زیاتر شێتەوە بە قازانجی کاملان ئەچێتە پێشەوە ئەمە ئەم واقعەتێ ئیسرائیل ئەوێ ئەم باڵادەسی فراوانترکە تورکیا دەخالەتی زیاترکە ئێران ئەوێ بەرگری کا کە مثلا پاشەکشی زیاتری پێ نەکرێ و سعودی ئەوێ دەخالەتی کە بکە و پرۆژی اقتصادی هەیە و مثلا بڵێن ئەو پێگەێنانی حکومەتەکان چ ئاراسێکی ئەو حکومەتی کە لە سووریا پێ ئیسرائیل قبولیە بێ ئەمریکا قبولیە بێ غەرب قبولیانە بێ کە تا سەقسەیەکیان نە لەو بارەوە بەرحاڵ حەزمەوەیە کە ئەگەر زۆر وردبینەوە ناتوانانی مەسەلەیەک دیاری بکەی کە دۆخێکی جێگیر بەم زوانە لە ناوچەکە بەدەست بێت هەر لەمەی دو بابەتەوە کە ئاماژەتان پێدا گۆڕانی دەسەڵات لە سووریا ئەمێ لەسەرمە پرسم کە ئایندەی سووریا چۆن دەبینن بە تایبەتی کە لە ڕابردوودا پێگەیەکی گرنگ بووە بۆ ئێران و لەم ڕێگەشەوە بۆ رووسیا و جەنگێکی زیاتر لە 10 ساڵە ئەنجام درا لەسەر حکومڕانی لە سووریا ئێستا کە دەسەڵاتێک لەوێ لەسەر حکومە نزیک لە تورکیا بە دەرەجەیەک ڕەنگە زیاتر قوبول کرێ لەلایەن ئەوروپا و ئەمریکاوە چی ئاڵوگۆڕێک لە سووریا و کاریگەری لەسەر ناوچەکە دەبێت بۆچی جارە سووریا پێشم شتێک چەندین ساڵە پێگەیەکی گەورەی رووسیا تا ئێران توانی ئیسفادەی لێ بکات لە هەلومەرجەکە ئاڵوگۆڕی هاتە پێشەوە بەڵام ئەسڵەکەی وە کە بە پشتیوانی رووسیا بە دەوری رووسیا توانراوە ڕژێمی حافظ ئەسەد دوای ئەمەش بەشار ئەسەد بپارێزرێت کە پێگەیەک یا خەڵاکی بە نرخ و گەورە بۆ رووسیا کە لەو ناوچەیە ڕایگرێت بەڵام ئەم ئاڵوگۆڕانەکە لەم هاتە پێشەوە و ئیسرائیل پاشەکشی بە حەماس و حزب الله کردووە دوایەوە ئەحمەد شەر هات توانی بە پشتیوانی بە تورکیا و بێدەنگبوونی غەرب و ئەمریکا لەم هێرشی کە کردی توانی بە ئاسانی لە چەند ڕۆژی لە ماوەی هەفتەیەکا دیمشەگرێ ئەمە دۆخەکەی تەواو گۆڕی بەڵام ئەوەی کە چه حکوومەتێک لە سووریا جێیەکەوێ
ئەمە مەسلەیەکە بە بۆچوونی من ئێشتا ناتوانانی دیاریکی کۆتایەکی چێت تۆ سەری کە یەکێ لە شتانەیە کە ئەحمەد شەڕێ نابێ سووریا دابەش بێ یا بێ هێزی سوپایەکی نیشتیمانی دروست بێ ئەمانە هەمووی تەسیحات و قسەن چۆن دروست دەبێت چۆن نەکرێت چۆن ئەو حکومەتی هەتا مەسەن بەتایبەتی حکومەتێکی فێدرالی بێ سووریا پارچە نەبێت ئەمانە چەند واقعەت دەتوانێت ئەو هێزە سیاسیانە لەسەر ئەمانە ڕێکەون یاخود ئەو دانووسانانیان تا ئێستا بژگەر لە قسەفڕیانێک یا مەسائلێکە ئاواتی ئەحمەد شەرع چۆن بێ هەسەدە ئەوێ چۆن بێ ئیسرائیل ئەوێ چۆن بێ یا ئەو هێزولانەکەیتر لە سووریا ئەیانێت چارەنووسی سووریا چۆن پێک بێ بڕانەوەیەکی دقیقی لەسەر نییە هەر لایەک بەویست و ئامانج و سیاسەتی خۆی ئەو مەسەلە بچێتە پێشەوە بەسە بۆ نمونە ئەحمەد شەرع ئەوێ هیچ هێزێکی چەکگا لە سووریا نەمێنێت کە هەمویان بچنە ڕیزی سوپاوە ئەمە چۆن نەکرێت نامەعلومە بەتایبەتی سوپای ئەسلی سووریا هەڵۆشاوەتەوە ئەو هێزی کە ئێستا ئیداری سووریاکە هێزی چەکگاری ئەحمەد شەرع خۆیەتی مەبەستیەوە هێزانە بچن ببن بە بەشێک لەو بینی هێزی سوپای نیشتیمانی لە سووریا خۆیدا نەمەزراوە ئەگەر بش بێ ئەمە ئەحمەد شەرع ئەوەش هێزێکی نیشتیمانی نیە هێزی میلیشای ئەحمەد شەرع خۆیەتی و هەڵبەتە بەم شێوەیە ئەو هێزانی تر لایەنەکانی تر بەتایبەتی هەسەدا ناتوانێت لەگەڵ لایەنێکی وایە دانووسان کار ڕێکەوێ هێزەکەی تەسلیم بۆکە یا چەکدانێ ئەگەر سەرنج بن هەم تورکیا و هەم ئەحمەد شەرعی سووریا زۆر تاکید لەسەرەوەکەن کە پەکەکە چەکدانێ و هێزی هەسەدە هەڵۆش چگارەکانی هەزەدە هەڵۆشێتەوە کە ئەمە لە کاتێکشە کە بە هەموو لایەنەکان بە تایبەتی بڵێم تورکیا و ئەحمەد شەرع جۆرە گەماروی ناوچە کوردەکانیان ناوە لە سووریا کە بیمافیا کاریگەری لەسەر هەسەدە هەیە بە تایبەتی هەسەدە کە هێزێکی بەرفراوانی هەیە و دەورێکی بارزی بینیوە پێگەیەکی هەیە بەڵام نە بە قازانجی سووریا نە بە قازانجی ئەحمەد شەرع ئەانە کۆتایی پێوێن ئەمە کۆتایی پێی ناشێنن بە تایبەتی کە ئیسرائیل و ئەمریکا ئەم هێزە کوردیانە بە پشتیوانێکی گەورە بە خۆیان نەزانن بە تایبەتی لە مقابلی داعشە لە مقابلی و ئاڵوگۆڕانی کە ناوچەکە ڕووبە ئەمانە هەمووی تعبیر لەوەکەن بۆچووی من و هەر هێزێکی تریشکە هەن بجا هێز و لایانی سیاسی تر تا ئێستا نانتوانیوە دانیشن پرۆگرامێ بەرنامەیە نەخشە عەمەلێدانن کە بتوانن سووریایەکی یەکگرتو دابین کرد تا ئێستا ئەوەی کە مەسەلێ ئەگەری شەڕی ناوخۆ ئەگەرێکی جددیە ممکنە کە شەڕ ئەو ڕێکەوتنانەکە نەبێ چارەنووسیا بەرەکوێبن ئەحمەد شەرع چیەکە تووشیاوەتا لەلایەکەوە لە ئیمیراڵەوە لە سنی براڵە لەگەڵ وەژەلانە ڕێکێ و کۆتایی بە چەگاری پەکەکە بێنێ و کۆتایی بە دەوری هەسە دەبێنێ بەڵام لە لایکەوە بردومانی ناو ناوچاناگەیش شەڕێکی بەردەوامەکە بە دژی هەسەدە و بە دژی پەکەکە ئەنی ئارامیەک لە ناوچەکەیان نییە کە نیشانی بە ئەمانە توانن دانیشن کە لەباری واقعیش و عملی نییە بڵێ ئەم دەزانە ڕێبکەون حکومەت دروستکردن هەر هێزی بەرنامە و سیاست و نەشە عملی تایبەتی خۆیە یا سەر بە لایەنێکی یا لایەنگری لە یەکێ لە وڵاتانی هێزی دنیاکە المهم بەسمەوەیە کە و ئێستش بۆ نمونە سعودیش هاتوۆتە ناوکە بەرژەوەندی اقتصادی هەیە لەو ناوچەیە کە لە ناو سووریا کە پەیوەند بەخەر بۆ بەسەرمایه‌گوزاری هەموو ئەمانە هەن مەسائلێکن کە تا ئێستا لەبەرەوەی کە نەتواندراوە سەباتێ وەرگێ سەقامگیری وەرگێ دۆخەکە لە ئاڵوگۆڕایە و احتمالە ئەگەری چەندها پێش هاتێ بە تایبەتی بیرمان نەچێ شتێکی کە لێرەیە ئەوژەوەیە کە واز لە ئێران هەرچەنە پەڕووباڵی کراوە دابڵێن نینۆکی کراوە نینۆکانی دەهێنراوە بەڵام واقعەتەوەی کە بەتەمان زیاتر زەربەی لێ بدەن کە پێم وایە ئیسرائیل ئەیەوێ تورکیا ئەیەوێ سووریا هەتا سعودیەش هەمووی کە یەکێ لە شتانەوەیە کە ئاڵوگۆڕە لە پێکاتەی حکومەتی عێراق بکەن کە بەشێکە لە سیاست و نەخشە عەمەلی ئەمریکا ئێران ببوورە ئەو چوارچێوە هەمانی و حکومەتی شیعی کە لە عێراقا هەیە حەجی شەعبەکەی بەشێکە لەو نەخشە عەمەلی کە پێش دایمەزرانەوە بە تایبەتی لە حیزب لە ئەو
هێزە میلیشیانی کە لە سووریا هەن یا حوسەکان هەموومانە بە جۆرە خەریکەیتر پێگەی ئێرانی هێناوەتە دووە ئەمە واقعەتێکە وە چۆن ئایا من لەکوێ ئەوەسێ معلوم نییە لەکوێ ڕاگیرێ کە مثلا بۆ نەگە دەست لەو تەوجیهە ئیسرائیل یا ئەمریکا تا تووشە دەست لەوە هەڵگرن لە شوێنەکە لەسەر ئێران کۆتایی پێبێنن دانووسان کەن دانیشن پێگەی ئێران احتمال جارێکی هەڵسێتەوە بەرحاڵ مەسموویە کە دۆخەکە لەسەر ئەوەی کە سەقامگیریە بەخۆی ببینێ نادیارە و نامعلومە لەسەر دەسەڵاتداری ئێستای سووریا ئەمێ پرسیاری مشخص لەوە بکەم کە لە سایەی دەسەڵاتێکی وەک ئەحمەد شەرق یان دروستتر بڵم جۆلانی هیناوە ئەسڵێ و کۆنەکەی یان ئەم حیزبێکی ئێستا لە حاکمایە هەیئەی تەحریری شام هەموو هەوڵاتیەکی لە سووریا هەموو دانیشتوێک ئەتوانێت لە مافی یەکسان ئازاد و یەکسان فراهم بێت زۆر سادەیە پێکاتەکە ئێو لەسەر شەرعی ئیسلام و وەکو هێزێکی ئیسلامی سیاسی و سونە کە لە تقابودی ئێرانە وە جۆرێک پاژماوەی داعشە پێکاتەکەی داعشە کە دیمان چ تراجیدیا و کارەساتێکی لە ناوچەکەی خۆخان و چه خلافەتێکی حکومڕانێکی دروست کرد لە موسڵ لە ناوچەکە چەند نمونی شنگالی هەیە نوگری ئەنواع وێرانکاری هەیە بەرحاڵ ئەم جوولانیش مێژوەکەی مربوطە بە داعشەوە دەبرەوە ئێستا لەم ئاڵوگۆڕانی کە ناوچەکە ڕوویا ئەم شەڕانی کە هاتوۆتە پێشەوە ئیسرائیل زتوانێتی زەربەی گەورە لە ناوچەکە لە هێزە ئیسلامیەکان با بە تایبەتی حزب الله و حەماس ئەحمەد شەرە ناتوانێت وەکو داعش خۆی بارزکە زمینەی ئەو کاتەی ئەو زمینەی کە لە ناوچەکەی هەبوو داعش وەکو هێزێکی درڕندە هاتە مەیدانەوە و موسڵی داگیر کرد و شارێکی داگیر کرد و شەنگالی وێران کرد و بە هەزاران کەسی کوشت دۆخەکە فەرقەکە ئێستا دۆخەکە باڵادەسی ئیسرائیلە باڵادەسی تورکیایە ئەمریکا هاتوۆتە بە جۆرێکی شکستەکانی خۆی گەڕانەتەوە لە ناوچەکە ئەم واقعەتە لەم نێوەیە جۆلانین یا ئەحمەد شەرە بڵین ناتوانێت وەکو داعش بکە بەڵام ئەمە ئەگەر وەزعەکە پشتیوانی هەبێت لەلایەن ئەمریکاوە پشتیوانی بێت لەلایەن غەربەوە ئیسرائیل بێدەنگی لێ بکە حکومەتێ دامەزرانە هەڵبەت حکومەتێکی ئیسلامی لە سووریا کە لە بابەتی جمهوری ئیسلامی بێت لە بابەتی ئەفغانستانە بێت نایەکسانی بۆ ئینسانەکانە بێت نەیەکسانی ژنانی پیاوانە بێت لە ئێستەوە بینەکانی دیارن بەڵام لەبەرەوەی کە جێگیر نەبووە ناتوانێت ئەمە گشتگیر لە سووریا من واقعەتێک هەیە کە بازەکرێ یەکێ لەوانەیە کە بڵین ئەحمەد شەرە یا هەیئەی تەحریری شام لەناو خودی دیمشق و شامە حەڵەبە ئەنواع تاوانکاری و سەربڕین و کوشتار و فشارێنان بۆ سەر خەڵک فشارێنان بۆ سەر ژنان فشارێنان بۆ سەر ڕۆشنفکران فشارە بۆ لایەنی سیاسی بەڵام تاعتیمەکرێ واتە داپۆشرێ نایڵن دەرکەوێ نایڵن میدیاکان یا بەش جۆرێک وێنەبگیرێنی لە ژێر و ئەنواع شتیان هەیە ئەمە ئەگەر خۆشمان نەیبینین و یا بڵاو نەبێتەوە بەڵام واقعەتی ئەم پێک هاتەیە بە ئاسانیەوە سەلمێنێ پێک هاتەیە کە هێزێکی ئیسلامی سیاسیە و مێژوویەکی تاریک و ناخۆشی هەیە لەگەڵ تەعامل لە شوێنانی کەتیا بووە چی گۆڕاوە لە پێکهاتی ئەو هێزە سیاسیە لە پێکاتی ئەم هێزە سیاسی ئیسلامیە واقعەکە گۆڕاوە کە ناتوانێت جارێ ئەوە پەلەی نیە لەوەی کە مامەڵێکە ئەگەر سوڵی سووریا جێگیر بێ نەتایجەکانی بینین کە چ درۆندێگەوێ ئەگەر بتوانێت بە تایبەتی کە من پێم وایە ئیسلامی سیاسی دۆخەکە بە جۆرە هاتووتە پێشەوە کە ئیسلامی سیاسی ناتوانێت بە ئاسانی بەو شێوەیە گەشە بکە. پرسیاری بینەر ئاراستی ئێوە بکەم و سەرنجی کورتی ئێوە لەسەری بە بۆچوونی ئێوە ئەحمەد شەرع یان جۆلانی ئیعتراف بە هەرێمی کوردستان دەکات یان پەیوەندی لەگەڵدا دەبێت؟ ئەزای کە لە مەسەلەکە وەکو شخصی خۆی یاکو هەیئەی تەحریری شام ئەیانێت کۆنتترۆلی تەواوی سووریا بکەن سووریا یەک پارچە ئەو معناکەیەتی هیچ جینێک ناکەن بەڵام ئەمە هاوکێشەی سیاسیە و
تەوازن خوا هاوسەنی هێزەکان دەورەبینێ ئایا ئەتوانێت هێزێکی وەکو هەزەدە هەڵۆشێنێتەوە ئەتوانێت شەڕ بکات لەگەڵ هەسەدای سەرکەوێ لەگەڵ هێزەکانی ترە هەموو ئەو هێزانی کە لە ناوچەکانی سووریا بە هەر جۆرە هەر هەسەدەنێت چەنا هێزی ترن کە لە مۆقعەتێکان کە یا هەر ئەوەی کە لە قسەکانی پێشوتمان احتیمالی ئەگەری شەڕی ناخۆیە ئەنێوەیە کە ئەو دان بە هیچ شێکانانێت دان بە باڵادەسی ئیسلامی سیاسیانێ کە بەتاتی ئەم لایەنە سونیێ و کە درێژکاوی خەتی داعشن بەڵام بعد شتێ فەرزەکرێ بەسەریا و ناچارێکن کە هەسەدا توانێت ناچاریکە لایەنە کوردەکان ئەتوان ناچاریکەن ئۆپۆسیۆنەکانی کە توان ناچاریکەن ینی ئێستا ململانەیەکە کە بەخواست و ویسی ئەحمەد شەرع نییە جۆلانی نییە ئەمە واقعەتەکەی ئەمێ بەڵام جۆلانێکە بێ ئەو دەوڵەی ئیسلامی دروستەکە دەوڵی ئیسلامی ئەوێ لە منتەقەی کوردستانە بیکە ئەگەر بۆی بکرێت چێت ئوردونیش داگیر دەکات لوبنانیش داگیر دەکات نەگەوەی کە دان بە کوردەکانانەیە دان بە هیچ دەوڵەتێکیانەوێ ئەوێت دەوڵەتێکی ئیسلامی بەرفراون لە ناوچەکە بێ بەڵام پێگە و مۆقعەتی لەو ئاستایانێ وەکو ئەو دۆرانە کە داعشە بوو کوتم ئەو دەورەیە بینی ڕایگەیان دەوڵەتی داعشەکەی لەوە شاتە بوو دەوڵەتی ئیسلامی شام کە پێکوێنێ پێم وانێ و بەرنامێ لە زهنی جۆلانیە ئەحمەد شەرع لاچووێ کە درێژکاوی داعشە و باوەڕیان هەیە ئیسلامی سیاسی عالم کا بە ئیسلامی سیاسی باڵەدەستیان نەگوی کە ئەوە ئاراستە و ڕێڕەوەکەیەتی بەڵام ئەمە بۆی ناکرێت بە سەدێکی ترە بۆ معنایە ئەحمەد شەرع و هەیئەی تەحریری شام باوەڕیان نە بە حەقی مافی خەڵکی کوردستان هەیە کوردەکان هەیە نە بە هیچ کەمایەتێکی کە هەیە نە بە هیچ لایەنێکی سیاسی ترێ باڵادەسی ئیسلامی سیاسی لە سووریا ئەوە مەسەلەی ئەسڵیە بەڵام وتم دۆخەکە گۆڕاوە ململانەکان گۆڕاون هێزی تر هەیە هێزەکانی کە شەڕی لەگەڵەکەن داعش بەو هەموو گەورەی و شەیتانی کە بارز بوو مدەیەکی زەمەنی بەڵام لە کۆبانی توانە پشتێنرێ ئەنی بەڕێ من مقاومە بەرەنگاری ئەو هێزە سیاسیانە بەرەنگاری خەڵک مەکانە یا پێگەیەک بۆ هێزەکان دیارەکە ئەوە پێم وایە واقعەتەکەوەی کە ململانەیەکی ناوچەیی هەیە و هەر کەسێک ئەوێ مەسلحەتی خۆی لە ناوچێ لە سووریا بەقەڵەکە ئەوە ئەساسە بووی ئەحمەد شەرع ئەبێت دژی ئیسرائیل بێ بەڵام زۆر بۆی عادل لەگەڵ ئیسرائیل ڕێکەوێ نەگەر مەسلەی کورد ئەو لە بەرامبەر جوولەکەکانە ئەوانی خوبوڵ نییە حکومەتێکی وەکو ئیسرائیلی خوبوڵ نییە وەسا هاتووە بەڵام لە هاوسەنی هێز یارمەتی ئەوەی نایبتوانێت ئەو شەڕە لەگەڵ ئیسرائیل بکە باعکس بێت ئەبێ بە جۆرێک سیاسەتەکانی بێشۆ کە ئیسرائیل هەست بە مەترسی نەکات لە بەرامبەر ئەحمەد شەرع و حیزبەکەیە بێنە سەر ئێران و کاریگەریەکانی ئەو لە ناوچەکە وەک دەزانین کە باڵادەستێکی زۆری هەبوو هەم بەوەی کە دەوترێت لە عێراق لە سووریا لە لوبنان و بەشێک لە یەمەن لە ژێرسایی دەسەڵاتی ئێراندا بەڵام لە ماوەی ڕابردوودا گورزی گەورەی بەرکەوتووە بەجیا لە گۆڕی دەسەڵات لە سووریا هاوکات حیزبوڵڵا حەماس ئەمانە زەربەی گەوریان بەدەساتەوە هەم حوسیەکان و بە دەرەجەیەکیش لە عێراق ئێوە لە وتارێکداندا باستان لە ئەگەری هەڵوەشانەوەی هەشتی شعبی کرد پێم باشە لەم بارەوە زیاتر ببیستین کە ئەم ئەگەرە چەندێ بەهێزەوە چەندێک ئەگەڕێتەوە بۆ لاوازبوونی پێگەی ئێران لە ناوچەکەدا مەسەلەی هەڵوەشانەوەی حەشتی شعبی یا لاوازکردنی حکومەتی عێراقیە هەتا ئاڵوگۆرە لە حکومەتی عێراقا مەسەلەیەکە جددیە لەلایەن ئیسرائیلەوە مەطرحە لەلایەن ئەمریکاوە مەطرحە ینی جۆرێک ئاراسەیەکێک کە حکومەتی عێراق و حەشتی شعبی پێکاتەیەکە کە بەشێکە لە پێگەی ئێران لە ناوچەکەیە و یەکێکە لەو هێزانی کە تاسە دەخالەتی ئێران ڕاستەوخۆتیاتی و حکومەت عێراق بەبێ ئێران ناتوانێت هیچ شتێ بکە و حەجی شعبەکەشی هێزێکی عسکەری یا میلیشیایی دڵسۆز و سەر بە ئێرانە ئەمە واقعەتێکە ئەمە لە هەر ئێستا لەم دەورانەیە بێدەنگیان لێکردووە من نمونەیەکی سادە بێنمەوە ئەزای جۆنە حەشتی شعبی کە
داوایەکی زۆرانە بوو یا هەڕەشەیان نەکرد کە هیزەکانی ئەمریکا ئەبێ بچێتە دەرەوە واتە تەقینۆشیان نەکرد مەسەڵەن بڵێم تۆپیان هەڵەیە شتیان هەڵەیە ئاین زەبر لە هێزەکانی ئەمریکا لە ناوچەکەیەوە هەڕەشەیان نەکرد لە هەمان کاتە قەراریان نابوو لە پەرلەمانە کە بەڵام ئێستا لەم ئاڵوگۆڕەیە ئەوەی کە مەسەلەیەکی ئاڵوگۆڕە کاتۆتە پێشەوە لە ناوچەکەیە کە حزبوڵا نەماوە وەکو حەماس حزبوڵا زۆر لاواز بووە حەماس زۆر لاواز بووە ئەسەد ڕووخاوە ئێستا ئەم هێزەشیانە خۆیان داواکەن ئەمریکا نەچێتە دەرەوە ئەمەش واقعەتەکە لەم بە دوای ڕوخانی ئەسەد ئەنی هێزە شیعەکان یا حەجی شعبی ئەوەی کە جاران ئەیان و بە ئەمریکا بڕاتە دەرەوە ئێستا ئێمە خۆمان ئەتوانین دیفاع لە عێراق بکەین وە لە بەرامبەر داعش شەڕکەین ئێستێکی لەوانەی کە دوای ئەسەد کە قابلی ئەوەیە هێزەکانی داعش جاریشکە بە شێوازی تر بێنەوە ساحەی سیاسی یا بێ ساحەی لەو گێژاوە سیاسی و ئەو فەوزایی کە لەناو سووریا هەیە ئەوان جێگەی بە خۆیان پیاکەن و پێمانە داوی چیە بڵێن هەیەی تەحریری شامی دژی ئەوە بێ کە داعش بێتە مەتەکەوە بەبەستەوەیە کە ئەوە مەترسیەکە لەسەر عێراق لە بەرامبەر داعشە لە بەرامبەر هەیئەی تەحریرە ئەحمەد شەرعە لەوەی کە ئایندەی حکومەتی عێراق ئایندەی هێزە عەسکەریەکەی میلیشیاکەی معلوم نیە چ مامەڵێکی لەگەڵەکە کەسن ناتوانێت ئەو شەڕ بکە ناتوانێت ئەو مخاومێ بکە ناتوانێت ئەو هەڕەشانەی کەیکرد ئێستا پاشەکشەیە کە داواکە لە ئەمریکا نەچێتە دەرەوە و لە لای لە ژێش و ئێران لەگەڵ ئەمریکای خەریکە ڕێکەوێ تەنازولات دەکات ئەوە هاوسەنگی هێز گۆڕاوە ئەو هەڕەشانەی کە ئیسرائیلێکی ئەمریکایەکی لە بەرامبەر ئیسرائیلە ئەو هەڕەشانی کە حەشدی شعبی بەشێکە لە ئێران ئەیان کرد لە بەرامبەر تەواجودی ئەمریکا ئێستا جۆرە هەموو ئەمانە لەلایەن ئەوەی زانەوە لە ئێستا بێدەنگیان لێ کردووە یاخو کۆتاییان پێناوە و هەتا ناکۆچی کەوتۆتە ناو بەرەکانی چارچەوەی هەمانی کە حکوومەتی عێراقیان پێگەنەوە هەتا بەرەکانی ناو حەجی شعبی بەجا لە فالەحفە یاسکە سەرکردی ئەسێتی چەند سەرکردی تریدە هەتا ئێستا مەسەلەیەکەوەی کە سەرۆکی ئەسلی حەجی شعبی بگۆڕن لە ناو ئەمەکە مالیکی ئەوێ بیگۆڕێ خەزعەلیە بیگۆڕێ ئەمە چۆتە ناو مەشاکلێکەوە بەجار لەوەی کە ئێشتا شەڕم بەرامبەریان بکرێ یا مەترسی بێتە سەریان لە ناخۆشیانە ناکۆچیان توژووە و یاخو تەنازولا دەکەن بۆی کە بمێن ئەمە ئەو واقعەتەیە میسالێکی تر تۆ سێری کە دەورانێک حکومەتی عێراق گوندەییە کرد لەسەر حکومەتی هەرێم لەوەی کە بودجەکەی مەسەن بودجەکەی بۆ کەمە کردەوە موچە نانێرێ هەنادەینەوتی وەستان محکەمەی فیدرالی مجموعەیە قەراری دەرە ئێستا پارتی کە ئەزانێ حکومەتی عێراق زەعیف بووە و جۆرێک بۆتە ئەم واقعەتە بۆ دەستکەوتێ بۆ بارزانی و پێگەی بارزانی ئێستا ئەم جارێککە داوای پێداچوونەوەکە بە هەموارکردنەوەی نردنی نەوت لاما کاتە لەسەر بودجە لەسەر موچە لەسەر برارەکانی محکەمەی فێدرالی هەمووی خسۆ تۆژە پرسیار ئەوە مەسەلەکە چێک مەسەلەکەوەیە کە هاوسەنگی هێز گۆڕەوە هاوکێشەی سیاسی لە ناوچەکە چۆتە ئاسێکەوە کە پارتی کە بە باڵادەسی تووچیا بە باڵادەسی ئیسرائیل هەزەکە پێگەیەکێ بەڵام یەکێتی نیشتمانی لەم بین نەکەین و بێنا جۆرێک چاوەڕوان و بێدەنگە ئەلموهیمە بەسمەوەیە کە وەکو بۆ سوالەکەی تۆ ئایندەی عێراق لەم نێوەیە دەبنێگە حەجی شعبی نەمێنێت چی بەسەریە ئەوە سوالێکی جدیە وەگە حەجی شعبی داوای لێکن بێتە بەشێک لە سوپا یعنی ببێتە بەشێک سوپا ئەبێم سەرکردانە نەمێنن ئەم سەرکردانە سەر داوای ئیمتیازات دەکەن لە جانبی سیاسی لە پێکاتی حکومەتی بەڵام حەجی شعبی مانای پێکاتی حکومەتی عێراق ینی مانای مخاومی حکومەتی عێراق ڕاگررتنی حکومەتی عێراق ئەگەر حەجی شعبی هەڵوەشێ یا بێتە بەشلین ئەو جێگەڵمەکانی نامێنێت حکومەت هەرسا خۆیان ڕەنگە لە ناو خۆیانە تووشی کێشە بن والحاصل دوایەوەی کە انتخاباتی ئەم بەخیری مانی 12 چی بەسەریە چ ئاڵ ڕوئەیە ئایا مەسەلەن سوودانی هەڵبژێرێتەوە مالیکی چیەکە خەزعالی چیەکە هێزەکانی چکە چیەکەن کە لەزم جا خەزعالی تا ئێستا معلوم نییە لەکوێ خۆی شاردێتەوە ماوە یان نەما ئەمانە هەمووی مەسائلێکن کە
وەزی عێراقی ئاڵۆستر کردووە و ئەویش ئایندەکەی معلوم نییە کە ئیمکانی ئەوە هەیە کە کارەسات و تراژدیا بخۆڵکێتەوە مەبەستمەوەیە کە وجودی پێکهێنانی ئەم حکومەتی شیعە لە عێراقا شیعەگەرە و لەما کاتە پێگەێنانی هەشتی شعبی کاریسە و ترەژدیاک بوو بۆ دانیشتوانی عێراق بە وەچووی من لەم چەشمە کێش و مەلملانەیە ئەمەی کە هێزی ئیسلامی و هێزی قەومی و وڵاتانی هێزی دنیا هاتن ئەم ئاڵوگۆڕیان دروست کردووە جارێکی هەڵۆشانەوەی هەژدەکۆی شەڕانی کە ڕوویاوە ئەو مەسەن تۆ شەڕێک لە حەماس بوو بەڵام 40,000 کەس کوژراوە 50,000 کەس کوژراوە ینی مەطرحە بۆ ئەم من ملانەی کە لە بەرامبەر حەجی شعبی حکومەتی عێراقاکرێ جارێککە کاریسەی کە ڕووباتەوە والحاصل ئەوەی کە خەڵکی عمومەن خەڵکی عێراق بە تایبەتی لەم دۆخەیە وشار بێ بۆی بەسەر بە تایبەتی خەڵکی ناڕازی خەڵکی ناڕازەکانی تشرینی 2010 کە جۆرێک پێویست دەکات بێنەوە میدان لە بەرامبەر ئەم ململانی لایەنە سیاسی قەومی و ئیسلامیەکانە و دەخالەتی تورکیا و سعودیە و ئیسرائیل و ئەمریکا جۆرێک استقلالەت وەگێ سەر بەخۆی وەگرێت کە ئاراستەکە بگۆڕن ئەگەر من نەگۆڕێ و خەڵک نتوانێ و وەکو توشی نێتە مەدان ئاراستە و مەساری عێراق معلومنی ئایندەکەی چکاری سێچکەمان بۆ دروستەکە پرسیارم زۆر مابوو بەڵام کاتم لە بەردەستا نەماوە چونکە بەرنامەی ترمان هەیە هیوادارم لە بەرنامەکانی تردا بتوانین قسە و باسی زیاتر بکەین بە تایبەتی سەبارەت بە ئایندەی هەرێمی کوردستان لە گێژا و ململانێ و ئاراستە نوێی کە لە ناوچەکەدا هەیە بەڵام لێرەدا عوسمانی حاجی معرف سکرتێری کۆمیتەی ناوەندی حیزبی کۆمونیستی کرێکاری کوردستان زۆر سپاس کە لە بەرنامەکانی ئەم شەی پێشنگ تیڤیدا ئامادە بوون زۆر سپاس بێەوە من هەمیشە لە خزمەتام و هیوادارم ئەتوانی بێتمان چەند لایەنێ ڕووبکەینەوە زۆر سپاس ئازیزان وچانێکی کورت و پاشان دوو پرسیارمان دەبێت سەبارەت بەو ڕێکخراوی سربەخۆی ژنان کە لیژنەی ئامادەکاری کۆنفرانس ڕاگەیاندنێکیان لەبارەوە بڵاو کردوێتەوە وچانێکی کورت و دێنەوەلات بەڵێ بینەرانی ئازیز لە هەفتەی ڕابردوودا ڕاگەیاندنێک بڵاو کراوەتەوە کە لیژنەی ئامادەکاری کۆنفرانسی پێکهێنانی ڕێکخراوی سربەخۆی ژنان بڵاو بووە یەکێک لە ئیمزاکەرانی ئەو لیژنەی ئامادەکاریە گەشاو ڕەحیمان لەگەڵدایە بۆ قسە و باسی زیاتر لەم بارەیەوە گەشاو ڕەحیم ئێوارە باش و سپاس کا لەگەڵمانیت ئێوارە ئێوە باش و سپاس بۆ ئێوە بۆ بەرنامەکەتان و بۆ گوێگران و بیسەرانی بەرنامەکە بە کوردی بپرسم کە دامەزراندنی ڕێکخراوی سربەخۆی ژنان لە ئێستادا بۆچی بەڵێ من ئەگەر ڕێگە بی بە دوو دێر پێش ئەو پرسیارە ئەوە بڵێم کە پێشەوەی کە ڕێکخراوی سربەخۆی ژنان دروست بێت ئێمە فعالینێکی هەڵسوڕهاوانێکی بزوتنەوەی یەکسانی خوازی ژنان کە ساڵانێکی زۆر ئەتوانم ئەگەڕێتەوە بۆ ساڵی 90ەکان یاخود ساڵی نهایەتی هەشتاکان ئێمە کۆمەڵێک ژنانی ئازادی خواز یەکسانی خواز کە بەڕاستی جەسوورانە هاتینە مەیدان بۆ بەرگری لە یەکسانی بۆ دیفاع لە مافەکانی ژنان بۆ یەکسانی ژن و پیاو و ئەوەش بڵێم هەرکە لە دوای هێرشکردنە سەر ڕێکخراوی سربەخۆی ئافرەتان ئەوە بکە هەموو بنکەکانیان بەڕاستی وێران کردن تاڵانیان کرد هیچ ئاسەوارێکی ڕێکخراوەکە لەو شوێنیان نەمایەوە کە بێزگەلەوەی کە بەڕاستی ڕێکخراوەکە ڕێکخراوێکی فعال ڕێکخراوێکی بە دەرەجاتێک ناسرا و ڕێکخراوێکی خۆشەویست جەریدەمان هەبوو دەرمانەکرد ئێمە کە بەداخەوە هێرش کرایە سەری و بنکە و هەموو جۆرە شتەکانی پەرت و بڵاو کرایەوە لەم بینەشا بێگومان کە فعالین ڕێکخراوەکان چەند سوڕاوانی بزوتنە یەکسانی خوازی ژنانیش کە بەڕاستی ئیتر پەرت و بڵاو بوونەوە بە دەرەجاتێکی ئەوەی کە ئیتر زۆر ئاگامان لە یەکتری نەبوو مەسەلەکە ئەمنی بوو تەنها لەو کاتەیە بۆ ئەمە ئەتوانم بڵێم کە ئەمە زەربەیەکی زۆری لە بزوتنەوەی یەکسانی خوازی ژنان ئەم داخستنی ئەم ڕێکخراوە و ئێمە چەند هەنگاو هاتینە دواوە ئەمە بێزگەلەوەش کە ڕاستەکەی تاکوتۆزی خۆمان ئامادە کرد بۆ ئەوەی کە ئیتر بتوانین کەمێک بێنەوە سەر خۆمان ئەتوانم بڵێم بەشێکیشی نائامادەی خۆمان بۆ ئێمە کە تاوەکو ئێستا نەماتەوە ڕێکخراوە دروستکەین بەڵام طبعاً هەر لەو کاتەوە کەلێنێکی زۆر گەورە
هەیە بۆ ئەوەی کە ڕێکخراوێکی ژنانی ئازادی خواز ڕێکخراوێکی ژنانی سربەخۆ بەڕاستی نەبوو لە کاتەوە بۆ پێویستمانزانانی ئێمە لە ئێستا لەم کاتەیە خۆ لەم ئەتوانم بڵێم کەمێکیش دواکەوتوین بۆەوە کە بەداخەوە بەڵام بە هەر حاڵ دوای هەموو ئەو دواکەوتوی ئەم زەربانی کە خواردمان ئێمە هەستاوین ئێستا بە ئەوەی کە کۆمەڵێک فعالین یەکسانی خوازی ژنان کە هاتوین بەوەی کە ئیعلانی ئەوەی کە دەستەی دامەزرانی ڕێکخراوەکە دروستکەین ئێمە ڕێکخراوەکەمان ڕانەگەیانەوە هێشتا تەمەن لە جەو فەزایەکە هاتوۆتە پێشەوە مە زیاتر ئەوەی کە ئیتر ئێستا ئەوزاعی کوردستان بەڕاستی بە دەرەجاتێکی زۆر گۆڕاوە ئەتوانم بەڵێم ناتوانین مقایسە بکەین لەگەڵ ساڵانی پێشوە کە بەداخەوە بەبارە خراپەکەیە گۆڕاوە لەم بینەشە ژنان بوونەتە قوربانی یەکەمی ئەو جەو فەزای کوردستان بۆ نمونە شەڕی وڵاتەکانی دراوسێ کە ئەمە زەربەیەکی زۆر لە ژنان ناوە هەمیشە ژنان لە شەڕە قوربانی یەکەمن تیرۆری ژنان زیاتری کردووە کوشتنی ژنان زیایی کردووە سووتاندن هەتا ژنان خۆیان نەکوژن خۆیان ئەسووتێن خۆیان بەپەتا هەڵ ئەخەن ئەمانە هەمووی بەڕاستی بە دەرەجاتێکی ئەوەندە زیایی کردووە ئەتوانم بڵێم دەرەجەی قیاسی شکانوە کە کوردستان لە هەمووش لە ڕیزی پێشەوەی ئەو وڵاتانەیە کە ژنان ئستەمیان زۆر لەسەرە بۆی ئێمەش هاتین پێویستیەکەی ئەتوانم بڵم درەنگ بوو بۆ ئەوەی ئەم کارە بکەین بەڵام خۆشبەختانە ئێستا کۆمەڵێک لە هاوڕێیانی خۆمان کە هاتوون و کارەمان کردو تەبەن ئەوەش بڵێم ئیشارەتی کورد بەوە بم کە ئێمە پێش دروست بوونی ئەم ڕێکخراوەش یاخۆ پێش ئیعلانکردنی دەستەی دامەزرانی ڕێکخراوەکە فعالینی ڕێکخراوەکانمان هەمیشە کارمان کردو کە من خۆم کەسێک لەوان هاوڕێیانمان زۆر هەیە لە کوردستان مەسەن بۆ نمونە نەغەدە عوسمان هەیە لەوێ بەهار منزیرمان هەیە ئێمە لەوێ سۆسن سەلیم هەیە شیرین هەیە نازەنین هەیە بە هەر حاڵ بوو بەنەگەدای ناوی هەمویان نەڵێم زۆرێکن لەوانەی کە ئێمە نەوەستاوین لەوەی کە چاوەڕێ دروستبوونی ڕێکخراوێ بکەین هەمیشە کارمان بۆ هەمیشە بووینەتە قودوەیەک کە لەوەی کە لە ڕیزی پێشەوەی دیفاع لە مافەکانی ژنانە بەڵام تەمەن لە ئێستا زەورەتەکەی ئەوە بکە ئەبوا دروستیکەین ئێمە وەکوتم بە دەرەجاتێکی زۆری تر چەسانەوە نازانم فرۆشتنی ژنان لێدانی ژنان فشاری سێکسی بۆ سەر ژنان کە لە هەمووی قێزەوەنتر ئەوەیە کە چەند هەفتە لەمە پێش لە قانونی حوالی شخصی عێراقی کە ئەوە بوو کە تەسبیت کرابەوەی کە یاخود بەزن کاری لەسەرەکە نێسە بەجددی ئەوەی کە مناڵانی یاخود کشانی 9 ساڵ بەشوبن کە ئەمەتوانم بڵێم ئەمە تیرۆرێکی ئاشکرایی بێ ئابڕۆیانەیە کە لە بەرامبەر کشانی 9 ساڵ لە بەرامبەر بە نوێی کۆمەلگا ئەیکەن بۆیە ئێمە لەم کاتەیە هات ئەم ڕێکخراوە ئەمانەوەی کە دروستی کەین بۆیە بەڕای من زەورەتێکی حیاتیە و ئومێدوارم بتوانین کە جواب بە نیاز و خواستەکانی ژنان بێنەوە لەو ڕێگانەی کە ئاماژەم پێدا باس لە چەند ئامانجێک کراوە لەوانە وەستانەوە بەرامبەر هەموو ئەو ستەمانەی لەسەر بنەمای جیاکاری بنیادراوە یاخود وەستانەوە لە بەرامبەر هەموو ئەو یاسە و ڕێسانەی کە ژنان بە پلەدوو هەژمار دەکات ئەگەر بڕێک زیاتر لەسەر ئامانجەکانی ئەو ڕێکخراوەی کە بڕیارە دابمەزرێت بدوێن و بۆچی ئەو جۆرە ئامانجانە لە ئێستادا ئێمە ئامانجەکان تەبەن وەکوتم لەسەر ئەساسی ستەمکاری ژنان ئێمە هاتووی ئەم کارە بکەین ئامانجەکانیشمان بەڕاستیە خۆ بڵێم پلانمان ئەوەیە پلانی ڕێکخراوی سەربەخۆی ژنان ئەوەیە کە ئەمە ڕێکخراوێکی جەماوەری خەباتکارە خەباتەکە بۆ بەدەستهێنانی مافەکانی ژنان بۆ بەدەستهێنانی بۆ بەدەستهێنانی مافە سەرەتایەکانی ژنان وە لە هەمان کاتیشا لە ناوبردننی ئەو نەریت و یاسانەی کە ژنان لە کاتە پلە دوو کە ژنان بە دەرەجە دوو دائانێ کە ژنان نازانم لە مەحکەمەیە کەسێکیان ژنێک بە نەفەری حسابەکرێ لە بەرامبەر دوو پیاوە وە لە هەمان کاتە لە میراتیە ژن نیو بەشی بەرەکەوێت پیا بەشێکی بەرەکەوێت وە لە هەمان کاتە لە شوێنی کارە کاری ژن کرێکاری ژن کەمترە وەک لە کرێکاری پیاو ئەمانە و زۆرێک لە شتانی تر لە پلانی ئێمەیە و هەروەها پلانی ئێمەش ڕاستەکەی ئەوەیە کە ئێمە ئەمانەیە دوو ڕێکخراوی سەربەخۆی ژنان بەنیازین کە لە ئایندەیە ڕاستەکەی جارە ئەو کاتەماندانە ناوەکەی بۆ کاتە بۆ ئەمانەیە بەڕاستی خۆمانی باش بۆ ئامادەکەین ئەویشە ئەمانەوەی کە کۆنفرانسی یەکەمی ڕێکخراوی سەربەخۆی ژنان پێک بێنین و هەر لەم کۆنفرانسەش ئەمانەوەی ڕێکخراوی سەربەخۆشان ئیعلان کەین بە ناوی خۆی ئیعلانیکن بتوانین کە ڕوبەدەرەوە کارکەین ئێمە
ئەم کۆنفرانسە ئەوکوتم ئامادەکاری بەڕاستی زۆر ئەوێت ئامادەکاریەکانیشی ئەوەیە کە ئەمانەوە هەر لە ئێستەوە پەیڕە و پرۆگرامی ڕێکخراوە کە ئامادە بکەین پلاتفۆرمەکەی ئامادەکەن هەرچی مونتەلەکاتی ڕێکخراوەکەیە بە تەواوەتی ئامادەیەکەین بۆی کە بیبێنە کۆنفرانسە و دەنگی پێ بدرێت کە دەنگی پێدرا لە کۆنفرانسە ئەو کاتە ئێتر کۆنفرانسێکی ڕسمیە کۆنفرانس دەنگی پێ ئەدرێ ئەتوانین بە ناوی ببورن ڕێکخراو ئەتوانین بە ناوی ڕێکخراوی سەر بەخۆی ژنانەوە تەواوی کارەکانمان ڕوبەدەر ڕوو بە کۆمەلگا بکەین. پەیامی ئێوە بۆ ژنانی کوردستان بە تایبەتی ئەوانەی کە هەست بە وستەم و چاوشانەوەیە ئەکەن ئەبینن و ئەیانەوە بەرامبەری بجەنگن پەیامی ئێوە چییە بۆیە؟ پەیامی ئێمە بۆ هەموو ژنانێک لە هەمان کات بەهۆم پیاوانێک یەکسانی خواز و ئازادی خواست پیاوانێکی زۆر هەن لە تەواوی دنیا لە کوردستانە کە دفاعی سەرسەختان لە مافەکانی ژنانەکەن بۆیە من پەیامی ئێمە ئەوەیە کە بۆ هەموو ئەو ژنانی کە ستەمکێشیان قبوڵ نیە هەموو ئەو ژنانی کە بە دەرەجە دوو قبوڵ ئەکرێن و دژی وەستاونەتەوە بۆ هەموو ئەو ژنانی کە لە ماڵ و لە خێزانی خۆیان لە زەجریان لێ ئەکێشێ بۆ هەموو ئەو ژنانی کە کچەکانیان بە 9 ساڵی ئیجازەیان پێدراوە کە بدرێن بە شوو کە هێشتا لە کاتی 9 ساڵیە ئەگەر کچ بێت یاریە کا بە یاریەکانی خۆی هەر نازانێ مەسەلەی شوکردن و ماڵداری و پیا و ئەمانە چیەمانە بە هەر حاڵ بۆ هەموو ئەو ژنانی کە دیفاع لە سەرسەختان دیفاع لە مافەکانی خۆیانەکەن ڕێکخراوی سەر بەخۆی ئافرەتن دەرگای کراوەی بۆ هەموو ئەو ژنان دەرگامان ئاوڵە کرد بۆ هەموو ژنێک ڕێکخراوێکی جەماوەری ڕێکخراوێکە هیچ کەسێک ئامادەیە بێ قسەی خۆی پە لە ڕێکخراوە کە ئازادانە بێت بەبێ هیچ قەید و بەندێک بۆیە من داوام لە هەموو ژنانی کسانی خوازێ ئازادی خوازێ کە بێن بە ڕێکخراوی خۆیانی بزانن ڕێکخراوی خۆیانە دەرگامان کراوە بۆ هەموو کەسێک و من پێم وایە ژنان خۆیان بێنە مەدان ئەتوانین ببین بە ئەوەی کە لانیکەی مافەکانی ژنان بەدەست بێنین. گەش هاوڕەحیم زۆر سپاس بۆم دەرفەتەی پێداین و لە بەرنامەکانی ئەم شەی پێشن تیڤیدا ئامادە بوون. زۆر سپاس بۆ ئێوەشمان دوو نەبن. عزیزان وچانێکی بچووکی تر و اینجا سەبارەت بە ناڕەزایەتی مامۆستایان و مانگرتنیان لا یەک هەفتەی ڕابردوودا لاگەڵمان بمێننەوە. بەڵە بینەرانی عزیز بەشی کۆتایی بەرنامەکانی ئەم ڕۆمان تایبەتە بە قسە و باس لەسەر ناڕەزایەتی مامۆستایان و ئەم مانگرتنەشکار لە هەفتەی ڕابردووەوە لە بەردەم نووسینگەی نەتەوەیە گرتوەکان چادر هەڵدراوە و مانگرتن ئەنجام دراوە. ئەم بابەتە شتا پێ دەکەین لەگەڵ بەهادینی حاجی بەکر تارتاش ناسراو بە ڕێبوار عارف ڕێکخەری بەشی کوردستانی کۆنگرەی ئازادی و گۆڕانکاری. ڕێبوار عارف ئێوە باش و سپاس کا لەگەڵمانیت. زۆر سپاس بنارجان چاوەکەمی و ڕێزە سڵام هەیە بۆ ئێوە بۆ هەموو هاوکاران و بینەران و بیسەرانتان. بەڵێ سەبارەت بەم ناڕەزاتی مامۆستایان و ئەم مانگرتنەی لە ماوەی ڕابردوودا ئەنجام درراوە پرسیارم زۆرە بەڵام پێم خۆشە بەر لەوەی کە من بچمە هەندێک لایانی ئەم بابەتەوە بە تایبەتی و قسانەی کە لە سەری کراوە لەلایەن کەسان نزیک لە دەسەڵاتەوە بۆ چوونی ئێوە ببیستم کە چی بوو وای لەوە کرد ئەم جاریان مامۆستایان پەنا بەرنەبەر بەردەم نووسینگەی نەتەوەی گرتوەکان و تەنانەت مانگرتن لە خواردن و خواردنەوە ڕابگەێن. بەڵێ بنارجان ڕاستیا من پێم وایە تەبان بەردەوەی کە دەست پێ بکرێ من لەگەڵ زۆربەی ئەم هاوڕیانە دیدار و قسە و باسمان هەبووە جەمێکی بەرچاویان بەتابەت ئەو تیمێکە لە سەرەتاوە دەستی بە مانگرت نەکرد زۆربیان هاوڕێ و هاوکاری ئەمن لە کۆنگری ئازادی گۆڕانکاریە قسە و باسمان کرد پێکەوە لەسەر ئەم مەسیرەوە لەسەر ئەم پرۆسەی دەست پێکردن و ناڕەزایەتی دەربڕینە بە کۆی گشتی ئەوەی هەبوو نیگەرانیەکان کە ڕۆژ بە ڕۆژ گەورەترە بوو لە پەیوەند بە ئەو بارودۆخی تازەیە بوو کە لە مانگی 12 هاتە پێشەوە ینی نەدانی موچەی مانگی 12 ئەو ڕێگەیەی زیاتر تەقت کرد یا زیاتر نزیک کردەوە کە ژمارە لە هەڵسوڕاوان و کەسایەتی ناڕازی لە شاری سلێمانیا بە تایبەتی دەنگ هەڵبڕین لە شێوازیکەی مانگرتن لە خواردن دەست پێ بکەن تاوان داخوازیەکانیان تەنیا بە خاتی مەسەلەی مانگیەک و مانگی دوو نییە بەڵام ئەم دۆخە تازەیە ئەوانی زیاتر هاندا بۆ ئەوەی کە وەک خۆیان دەیانوێت دەبێت ئێمە پەرچەکەدارێکمان هەبێ ئیشێکمان هەبێت لە شەقام بجوڵێنین بتوانین لە ڕێگەوەیەوە بارحاڵ ئەو دەنگە ناوەڕازی کە ئێستا بە زۆرێ بێدەنگە یا کەمتر خۆی نمایشەکە
لاسیی کۆمەڵاتیان ڕێخۆشقی بۆ ئەوەی کە دەمانگا بە کۆمەلگا هەسیار بێ بە قەزەی چارەنووسی موچەخۆران و مامۆسایان و فەرمانبەران ئەوە ئەو نقطەیە لێەوە دەستی پێکرد و ئیترەوەش بۆ ئەو انتخابەیان کرد کە بە شێوازی ماگرتن لە خواردن بێ. یەکێک لە دروشمەکانی مامۆستایان ئەوە بوو کە مافی شایستەی ئێمە لای حکوومەتی هەرێمە، بەڵام دەسەڵاتداران دەڵێن بچن لە بەردەم وەزارەتی دارایی عێراق بە چادر هەڵوێتن و ڕووی ناڕەزایەتیەکانتان بەرنا ئەوان. لای کامیانە مافی مامۆستایان لای حکوومەتی هەرێمە یان پێویستەکە بچنە بەردەم وەزارەتی دارایی عێراق لەوێ چادر هەڵدەن؟ زین چۆن بناژیان پێم وایە هیچ خوێندنەوەیکی منتوقی و دروست و تەندروستدار ئەوە نییە لە بینی ئەم دوو هێزا پشکیان پێش بەرچەیەک بکرێت. لە ڕاستیە هەردووشیان بە ئەندازەی یەک بەرپرسن، هەردووشیان بە ئەندازەی یەک تاوانبارە لە بەرابەر بە بارمتەکردنی قۆدی ژیانی خەڵکی. بۆیە ئەو انتخاباتە لە بینی خراپ و خراپترە لە ڕاستیە ئەتوانێت خۆی زەرر بێ بۆ شەقام و بۆ ناڕزایەتەکان. بۆیە ئەمە من پێم وایە پاساوێکە زۆر زەئیف و لاوازە، هیچ شتێک ناتوانێت لە ئەرک و بەرپرسیارەتی دەسەڵات کوردستان بەشێکە لە عێراق بەهەرحاڵ بەرپرسیارەتی پێشووتر هەڵگرتووە یا لایەنی کەم خۆی تەرەفوە لەگەڵ مامۆسایان و موچەخۆرانە و لایەنی کەم لە ماوەی ساڵی ڕابردووە ئەو بەدەل لە هەر کارتێکی سیاسی کە لەگەڵ حکومەتی هەرێمە بەکاری دەهێنێ، بەڵام تەرەفێکە لەم قەزیە بەزەوەی کە ئەو تەرەفێکە هیچ لەوە کەمتر ناکاتەوە کە ڕاستەوخۆ حکومەتی هەرێم و هەردوو حیزبە دەکێت دەسەڵاتەکە بەرپرسیارەتیان هەیە سەبارە بە ژیان و گوزەران و موچە و قودی خەڵک بەڕاستی. بۆیە من پێم وایە هەردووچیان هاوتای یەکەن، هیچ شتێکی امتیازی جیاواز بۆ هیچ لایەکیان ناکرێ قایل بێ. مامۆستایە کارمەندێ موچەخۆرێ دەیەوێ موچەی خۆی و دەوێت ژیانی خۆی مسۆگەرکە. ئەم ژیانە بەهەرحاڵ ئێستا ئەو لە محکومە بۆی لە کوردستانە ئەژی موچە لە مەرکەزەوە دێ لە هەرحاڵ ئەگەر حکومەتی عێراق بیەوێ ڕێگە و ڕەوشتێک دەدۆزێتەوە بەدەل لەوەی کە حکومەتی هەرێم چۆن بیرەکاتەوە یان نا. یعنی ئەمە بابەتێک کە تۆزێک گاڵتەجارشی تایە لە ڕاستە مەسەلەی ئەم تەوتینەیە چێکە لەو بابەتانی کە ئەم پرۆسەی درۆشتی کردوێتەوە. حکومەتی عێراق ئەگەر بیەوێ هەم مەرکەزیەتی هەم سەلاحیەتی قانونی سیاسی ئەو ئەتوانێت دوای پرۆسەی ساڵێک ڕێنەکەوتن بە هەر ڕێگەی سێ هەم بدۆزێتەوە بۆی کە ئەو خەڵکە بە ژیانیان بەو شێوە بەباربتە نەگرێت و خۆی تەرەف بێ. بەڵام لە واقع ئێستا هەم حکومەتی عێراق لەگەڵ حکومەتی هەرێمە هەم حکومەتی هەرێمی لەگەڵ مەرکەزە ئەمایان کرد بە وەرەقەیەکی سیاسی بەدەستی خۆیانە و لە هەرحاڵ وەکو زۆر مەسایلیکە لە پرۆسەیەکە ئیشی لەسەرەکەن. ئێمە بینیمان لە ماوەی پێشوو مەسەلەی ئەو کەمپەینی تەحالفی 1970 ئەحزابی کوردی لە سەرەتا بەهەرحاڵ واخۆ پیشانی خەڵکەیە کە ئێمە دەست بۆ بابەتەی، بەڵام دواتر لە بەرابەر بە ئیمتیازگەرێکی تایبەتیە وەریان گرتەوە و بەهەرحاڵ ڕۆژنەوەیان بۆ بلاحەزاتەوە پەسەند کرد کەمە بۆ ناوچێکی عێراق دەتوانێت سادق بێ و ئێمە دڵمان بۆ خۆشەکەمە لە کوردستانە جێبەجێ ناکرێت. بەس ئێستا مەسەلەی موچە مەسەلەی ئەسڵیە لە کوردستانە و بۆی ئەوان بەرپرسیارەتی یەکەمیان لەسەر شانە. لە لایەنی تریشەوە ئەم هەنگاوەی مامۆستایان خراوەتە ژێرپرسیارە و تەنان بازدەوە کراوەکە ئامانج لەوەیە کەسانێک لە هەڵبژاردننی ئایندەدا خۆیان کاندید بکەن و بنا ئەندام پەرلەمانەوە یاخود لە پێناو لایەنێکی بزوتنەوەیەکی سیاسیدا ئەم هەنگاوانە هەڵدراوە. سەرنجتان لەسەرم قسانە چییە؟ ئامانج ئەوەیە بۆ ئەوەی کە هەڵبژاردننی ئایندە کەسانێک ئەندام پەرلەمان بۆیە پەنا بۆ ماگرتنە براوە؟ بناجیان لە ڕاستیە ڕەنگە بۆ کەس و کەسانێک ئەم حاڵەت و هەڵوێستە هەبێ، بەڵام بۆ زۆر بێ زۆری ئەم هاوڕێیانە مەسەلەکەیان ژیانە، مەسەلەکەیان گوزەرانی خۆیانە، مەسەلەن بەخێوکردنی مناڵان و تامینی حیاتان نەکردتانیایی خۆیان هی کۆی کۆمەڵگا. من هەرگیز ئەوەندەی بەشێکی زۆر لەو ڕەفیقانە ئەناسم نەئوتومەتە لە هیچ کەسێ قبوڵەکەم کە پێیان وابێ ئەمانە هەمویان لە خانەی ئەوان بۆ امتیاز وەرگرتن و بۆ ئەوەی کە بن بە ئەندامی پەرلەمان و یا حزبێکی سیاسی ئەساڵن ئەسێکە لەو حرەکات گرنگانی کە لەناو ئەو ڕەفیقانە هەیە ئەوان بە کۆی گشتی بەتا بەدەوانی کە لەگەڵ ئێمە کارەکەن و بەرحەڵ هاوڕێ و هاو سەنگەری ئێمان لە دەروی ئەحزابی سیاسی پیان وایە ئیشەکردن لە ناو بزوتنەوەیشی جەماوەریە کە هەڵوێستی سیاسی بەرابەر هەموو حەدەسەکان هەبێ و بتوانێت بەرحەڵ لە ڕێگەیەکی کەوە لە فلتەری پەرلەمان نا پەلتەری پەرلەمانە تاقی کردەوە هەردوو هێزیان تاقی کردەوە بۆی ڕەنگە بۆ کەسێک دوانیان ئەم حاڵەتە هەبێت بەڵام بەوەی کە بەڕاستی ئەمە
گشتگیر بکەینەوە بۆ هەردە 12 کەسیان بەرحاڵ ئەمە ناچێت منطق وەری ناگرێ و ئاشنا و دۆستایەتی و هاوڕێتی منیش لەگەڵ ئەو جەمعی کە بەتابەت سوار پێنجێکیان بە هەرگیز پێمانی ئەو ڕەفیقانەوە بیرکەنەوە. ڕەنگە وەڵامی ئێوە بە پرسیارشیان بزانم بەڵام خۆم ناگرم هەر نەیکەم چونکە مامۆستایانی مانگرت و ئەوانی بایکۆتەکەن بەوەش تۆمەتبارە کرێن کە ئایندەی قوتابیان ئایندەی ئەم جیلێک ئێستا لە خوێندن بێبەش دەبن لە ئەستۆی ئەوانە، بەڵام بە بۆچوونی ئێوە لە ئەستۆی مامۆستایانە یان دەسەڵاتداران؟ بناژیان لە ڕاستیە من خوێندنەوەیکی جیاوازم هەیە، کێشەکە لەسەر مەسەلەی ئایندەی مناڵان نییە کە خۆی کۆی ناڕازی جەماوەری لە کوردستانە و بزوتنەوەی مامۆستایان پێویستی بە خوێندنەوەیکی جیاواز هەیە، پێویستی بە هەڵسەنگان و تێڕانەیەکی جیاواز هەیە. یعنی موقعیەتی بزوتنەوەی مامۆستایان دوای ساڵی دابران لە خەبات و لە شەقام ئەوە بوو لە مەقتەعێکی تاریخیە ئەوان سێ چوار داخوازیان جێبەجێ کرا لەلایەن هەردوو حکومەتی مەرکەزیەوە، بەڵام تۆ بۆ ئەوی بە سەقفی نیهاییکەی بە داخوازیەکانی کەت بگەی بە ئەو مەطالبانەی کەت بگەی پێویستێ بە نەخشە و پلانێکی سەرتاسەریە، پێویستێ بە پیاسچوونەوەیە، پێویستی بە دیاریکردنی تاکتیک و استراتیژی خۆتە، پێویستی بەوەی بەرحاڵ بزانی وەک هێزێکی یەگرت و چۆن لە ساحنەی سیاسی کوردستانە جوڵەیەک بەڕێەخەی ئەگەر لەوەی پێشووتر بەهێزتر و بەتواناتر و بەقابلتر نەبێت زەعیفتر نەبێت. جابووی بەرحاڵ بابەتی مەسەلەی بایکۆتکردن یەکێکە لەو ئەگەرانەی کە پێویستی بە پیاسچوونەوە هەیە. ئایا بەڕاستی تەنیا مەسەلەی بایکۆت ڕێگەیە کە ئێمە ئەماگەێنە بە مەسیری نهایی؟ ئێمە تاقیمان کردەوە پێم وایە لە سوارچەوەی ئەو پاکەتایە ئەگەر لە تاریخی خۆشیان دەستکەوتێکی هەبووە مەرج نییە ئێستا ئێمە بچینەوە بەسەر ئەوە، مەرج نییە ئێمە جارێکە ئەوە تەرجوو بکەینەوە. لە ڕاستیە خۆی بزوتنەوەی ناڕزایەتی خەڵکی کوردستان و شارەکانی کوردستان ئەزمونێکی هێندە قابل احتیماد و ڕێزداری هەیە کە ئینسان ئەتوانێت سوودمەند بێ لێ و ئەتوانێت ڕێگە و ئایندەی خۆیتیا بە فراوانتر و بەهێزتر بکاتەوە. ئێمە 100 ساڵ و نیەک لەمە پێشبوو دیمان شارێکی وەکو کفری بە ئیمکاناتێکی کەم بەڵام بە کۆمەڵی کەسایەتی سیاسی جێکەوتو هەڵسوڕاو و بەرحاڵ ڕاوەستا لەسەر پێی خۆیان دۆخێکی کە یا جۆرێکی کە کاریان کرد کە توانیان هەر سێ سەرۆکایەتەکەی حکومەتی هەرێم بەرحاڵ بێنە ژێپرسیارەوە و لە هەر حاڵ بە زۆرێ پێشبڕکێ هەبوو لەوەی کە مەسوود بەرزانی جۆرە پەیامێنە قوبات و بابێت تاالبانی جۆری کە قسەیان نەکرد. ئەنی ئەو شێ و ڕەوشە ڕێگوێکی هەنە شارستانی مەدەنی بوو کە ئەو ڕێگەیە کۆی کۆمەڵگەی ئەو شاری کردەوە. بابەتەکە ئەوە نەبێ و 100 کەس و 50 کەس و 20 کەس کە ڕۆژانە لەوێ بوون، شەوانی وا هەبوو کە ئێمە لەوێ بین 700 کەس هاتە ژێر خێمەکەوە و ئەو ڕەوشتە بریتە لەوەی لە ئێستا بەدەستی بگرینەوە دە بەرابەر ئێمە ئەتوانی ئەزمموی گەورە بەدەست بهێنی و دەوڵەمەنیکەی. ئێمە تا هەفتە یەکەمیش لە کفریا بەڕاستی محدود بین بەوەی کە چی ئەەکەین، بەڵام دوایی هاتین وتمان لیستی هەرچی نووسەر و ئەدیب و شۆڕژێر و کەسانی خاوەن موقف و شاعیر و ئەدیب و کەساتەکانی ناوشارە بیان دۆزینەوە کۆنداچیان لەگەڵاکەین داوەتیان بکەین بێن لەوێ شەوانمان سیمینار و کۆڕ و بەحس و لێکۆڵینەوە مناقەشاتی جدی بێ. وای لێ هاو بوو بە ساحنەیەکی گەورە کە زۆربەی دەستگای ڕاگەیاندنەکان کە ئەبوو بە سەعات 8 شەو هینەکانیان لێ بوو، کامێرەمانکانیان لێ بوو، بەشێ لە بەرنامەکانی تەلەڤیزیۆن لە ڕێگەی ئەوە بوو. ئێمە لە کوردستانە پێویستمان نەک تەنیا بە ئەپدەیتکردنەوە و دووبارەکردنەوەی ئەم ئەزمونە هەیە. ئەوە ئەگەر لە ئاسی شارێکا بوو ئێستا زەمینەیەکی گەورە هەیە لە ئاسی 6 شاری کوردستانە ئەم حرەکەتەیە بکەیت. بۆیە ئەوەڵین هەنگاوێک کە ئێستا ئێمە هەڵی بهێنینەوە بەڕاستی ئەوەیە کە ئەو بنەمایی کە ئێمە ساڵنیەکە لە کوردستانە هاواریەکەین قسەی لەسەرەکەین ڕێکخراوبوونە، نە ڕێکخراوبوونی تەنیا شەقام، ڕێکخراوبوونی ناو ڕێکخراوەکان خۆشیان. سێ چوار ڕێکخراو و دەستە و گروپی مامەسایان و فەرمانبەرەمان هەیە، ئەوان تەنانەت لە ئاستی پلاتفۆرمێکی هاوبەشیشان نزیک نی پێکەوە کەمە دەردێکی کوشندەیە. یعنی تۆ ئەگەر ئامانجەکەت استراتیژەکەت بەرنامەکەت لە ئاسێکی کابێ ڕەنگە بتوانانی زۆر اختلافات و کێشوکێشی ناخۆت زۆر ئاسانتر حەلکەیت. بۆی ئێمە ئەگە ئەمەمان کرد اینجا ئەو کاتە دەبێت و پێویستە زمینی ئەوە سازکەین کە حرەکەتێکی سەرتاسەری پەیوەندی بە ژیان و گوزەرانی سەدان هەزار کارمەند و مامۆستا و فەرمانبەرەوە هەیە، چۆن ئەتوانم تەغزیەکەم لە ناو خودی کۆمەلگاکە لە ڕووی مادیەوە، لە ڕووی ئیمکاناتەوە، لە ڕووی حرەکەت و لە ڕووی میدیا و لە ڕووی شخصیات و لە ڕووی کارکتەرەکانیەوە. بۆچی لە شارێکی وەکو کفری توانرا ئەو ئەنجامە ئامانجە پێ کرێت، بەڵام بۆ ناتوانن لە 10 شاری کوردستانە لە 6 شاری کوردستانە ئەم ڕێگە و ڕەوشە هین کرێت بگوازرێتەوە. بە بڕوای من هەم ئیمکانی هەیە، هەم بەرحاڵ مەسەلێکی جدی هەیە، واقعی ئێستا زۆر تاڵترە.
ئەزانی چۆن بنارجیان خۆی ئێستا هەندێک شتێ ئەو ڕفیق و عزیزانەمان کە بەداخەوە ئێستا لە گەشتا لە ژێر خێمەکان یعنی لە 24 ساعت ڕابردووە هەندێک مەسایلی تازە هاتوۆتە پێشەوە پاشەکشیان کردو بە داواکاریەکانی ئێمە ئێستا جاران دڵمان خۆش بوو بەوەی ئەمان و وانە بێژەکان کراون بەگرێ بەست باشە وەگرێ بەسەکانیش کراون بە هەمیشەیی بەڵام لە ڕاستیە 24 ساعتی ڕابردوو حکومەتی عێراق ئەمەی تاوتوێ کرد هەردووشانە ڕەفز کردەوە ئێستا بۆی ئەم مەطلب و داواکاریش لە بەردەمی مامۆستایان و لە بەردەمی حکومەتی هەرێمی کوردستانە کە ئەو تەعهودەیە ئایا جارێکی کە ناشکێنێتەوە بەسەر مامۆستایانە ئایا جارێکە لەژێر ئەو بڵێنا دەرناسێتەوە و ئایا جارێکی کە بە چ ڕێگەیەکە ئەم کارە دەکات ئەی کاتە سەقفێ لە هەر حاڵ بە جارێکە بە ئەیکا بە بەهانەی ئەوەی کە ئەمانە کە وانە بێژن کراون بە گرێبەزی تلەباتی گرێبەستەکان بەکاری بهێنێ یا بە هەر حاڵ خەڵکانیشی کە هینەکە نەخاتە سەکە یا یەکەمەکە ئەو لێیارەتەکان پاشەکشێ پێ بکات ئەم بابەتی گرینگە ینی بۆی ئەڵێم ئەبێ خوێندنەوەی کە دەبێت تا ئاخیر لەحزە کە ئەو هەڵسەنگاندنت بۆ خاتی ئەو بێ کە چی بکەیت ئەوەڵی ڕۆژەوە لە چوو دەست پێەکەی لە ناو کۆمەڵە چه شخصیاتێکەوە لە ناو چ ڕەخرا و دەستەیەکەوە لە ناو چه شار و شوێنێکەوە و دواتر ئەو خۆشخەیاڵیە دەبێت تێک بشکێنی بۆەوەی کە ئایا حکومەتی هەرێم یا حکومەتی مرکزی دەبێت تێشکێنی بۆەوەی کە بەرحاڵ ئایا بڵێ تەرەفێکێ وەسفمانەکە و ستایشمانەکە و ئەوی کەمە هەڕەشەمان لێکە هەردوو چا سەر و قاپی یەکن هەر یەکێتی و پارتی بە ئەندازەی یەک بەرپرسیارەتیان هەیە مەکانیان یا دەبەشکردنی چەکەکەیان لە بینی خۆیانە کەمە بەڵام هەروشیان بەوە ڕازی بوون بەم کەمەوە ئیدارەی ئەو دەسەڵاتە ئەکەن بۆی بەڕاستی ئەبێ پێشە موشتێت تەسفیح حسابی هەندێک ذهنیەت تێگەشتن خوێندنەوە بەلا ڕێدابردن وەجێکەوتنی ئەو کەسانەی کە تۆ کردی بە پرسیار ئەو کەسانی کە ناو بزوتنەوەکە هەن بارحاس سەروستیمایان دیارە من کە ئێستا ئەڵم زۆر بێ ئەو ڕەفیقانە ئەزانم فلانە کەسی ئەوانی و بەیانی لە پێچەکە ئێوێ ئەمە بک بە ئیمتیازێ بۆ خۆی و بارحاڵ بچێ لە پەلەمانە خۆی هین کات بۆی بەڕاستیان بابەتە زۆرجار هاتوۆتە پێشەوە بۆ ڕێکخراوەکەی ئێمە بۆ کۆنگری ئازادی و کرێکە خەڵکانێکە بوون گریان لە ئێمە کرد ڕخنیان گرتووە بۆچی ناتوانین ئێمە بین بابە لە بەخاتوی کە تۆ کەیسەکەت معلوم نییە لەبەر خاتی کۆمەلگەیەکەی قسە لەسەر تۆوەکە لەبەر خاتی ئێمەش نامانەیە زۆر بۆ بۆر بین ئەمانەیە ڕێکخراوێکی میلیتاری شۆڕژێڕی دەو بین کە بزانین چی ئەەکەین نە بە عیازی هیچ کەسێ نە بە دەخالەتی هیچ حیزبێ نە بە دڵخۆشی بە هیچ پەرلەمان و پەرلەمانتارێ ئێمە دیمان لە دەورەی ڕابردووە پەرلەمانتار هەبوو حزبی سیاسی هەبوو هەلەسەرمە ئەوێ پرسیاری بینەرێک ئاراستەی ئێوە بکەم باز لەوە دەکا کە ئەم مانگرتنەی مامۆستایان بۆتە جێگەی نمایشی هێزەکانی ناو دەسەڵات و ئەندام پەرلەمان و ئەوانەی خۆیان کاندید کردووە ئەگەر لەسەر ئەمەش قسەیەکەن شێکی زۆر تەبیعی وەرگین دەبەرەوەی کە تۆ ناڕزایەتی دەرەبڕی لە هەر حاڵە ئەندا پەرلەمان هاوڵاتیەکە دەوێ ئێت بەڵام ئایا ئەو ئاعتیباری هەیە ئەو عتەرز ناڕزایەتیان ئاعتیباریان بۆ داناوە ئەو دەنگەی لەوێ بارحاکردیانە بە مەسەلە بۆ خۆیان یا ئەو دەستگا و ڕاگەیاندانەی کە هەن هیچ بە جۆرە ڕێگاندنی ئەندا پەرلەمان هەیە سوۆتە وێ ڕاویان ناوە قسەیان پێوتوە بارحاڵ ئەوانیە کە هەموو کەسێک کە ڕۆشت بێ یەک و دوو پێشوازی لێکرابی و پاشانەوەی ترشێکی ئەمری شخصیە دوێنێ شەو باوێڵی جەرا تاالبانیش ڕۆشتە بووێ ئەڵێ من کەسێکم وەکو میوانداری هاتم دار حاڵ ینی ئەوەی کە خۆی لەسەر خۆی ئەڵێ گەورەترین ئەگە کەسی کە پێ بڵێ نابێ و قبولکاوە تەوهین سوکاتی بۆ خۆی تۆ ڕئیسی حیزبێکی تۆ منتیقەیەکە بەدەستەوەیە ئەگە چیتە شوێنێک ئاوەنە لەو ئاساوەکو هاوڵاتیە خۆتە بینیتەوە یعنی تۆ ئەو تەوەقع لە خۆ هەیە ئەگەر ئەم ڕفیقانە تەوەقعیشی زیاتر لە هەبێت تۆ بە جۆرە دڵخۆشکردنە بە شێکە بۆشە تەرەف خۆی ئەو ئەهینەی یا دوێنە شەواتە دەرەوە دەجاروتی ئێمە ئیتفاقمان کردووە ڕێکەوتی لەسەر هیچ قسە ناکەین بەڵام هیچ ئەوە سەد ئەوە قسە بکەیت تۆ بەرپرسیارەتیت هەیە ئەوە شەو ڕۆژێکی ڕۆژ بەسەرا چێت تەواحود جێبەجێەکە ئەوە چەند ڕۆژی کە ئەڕێ بە پێشە بەرحاڵ ئایا ئەمە وەکو مەسەلەیەکی شخصی لەسەر ئەوە کەوێت منم هەتا لە ئاسی ئەویشە حاڵەتەکە فەرقەکە تاوە گاتە سەد ئەندام پەرلەمان هەر ڕۆژەیەکێکان و جەمعیشان بێ پێم بە هاتنی و نەهاتنی پەرلەمانتارەکان بەوەی هیچ لە هاوکێشەکە ناگۆڕێن نە ئەوەی کە پاژیری لێ بکەن بەڕاستی و نە ئەوەی کە ڕابوەسنەوە لەسەری و ئەو خەڵکە و ئەو شەقامەوە ئەو خەڵکە ناڕازیش بەڕاستی ئێستا مەسەرەکەی ئەوە نییە کە چوا پەرلەمانتار ئێچێتە سەر ئەو ئەمە بێ بەنەواتی دەستکەوتێ بۆ ئەوە کە ژیانیان بگۆڕێت وەکو هەموو هاوڵاتیە ڕەنگە بارحەڵ لەم ڕۆژانە ئەمە بینیمانە هەزاران کەس ڕۆشتووە چوا کەسیشی تیابێ ناوی پەرلەمانتارە و ناوی سیاسیە و ناوی نوێنەری فلان حیزب و مانەشی تەبیعین بەرحاڵ هەر کەسێ نازنامە و کارنامەیەکی هەیە بە ئەندازەی باگراوەندەکەی توانێت جادە و شەقام و کۆمەلگا شانازی پێوە بکات
ناڕەزایەتیەکان لە کوردستان بەدەر لە مامۆستایان فراوانترە و دەبینین و دەبیستین. لە ماوەی ڕابردوشدا کۆنگرەی ئازادی و گۆڕانکاری کە بەشێکی بەرچاو لە هەڵسوڕاوە ناودار و ناسراوەکانی کوردستانی تێدایە و لە کۆنگرە ڕۆژنامەگەریەکاندا لە کۆبوونەوەکانی تردا و خودی ئێوەش کە زۆر دەرکەوتونەوە هەروەها لەم ڕۆژانەشدا ڕاگەیاندنی کۆنفرانسی یەکەمی بەشی کوردستانی کۆنگرەی ئازادی و گۆڕانکاریمان بینی. هەفتەی داهاتوش بەرەو یادی حەڤەی شوبات دەڕۆین. ئەمێ ئەم هەوکێشەیە بینم ناڕەزایەتیەکان زیاد دەبن کۆنگرەی ئازادی و گۆڕانکاری کە هەڵسوڕاوە ناسراوەکانی ناڕەزایەتی کوردستانی لە خۆگرتووە زیاتر دەردەکەوێ بەرەو کوێ دەڕوات ئەم ڕێکخراوبوونەش کە خۆتان زیاتر جەختان دەسەری کردوتەوە ئاراستی ئەم ناڕەزایەتیانە و دەوری ئەم کۆنگرەیە لە پێشوازی حەڤەی شوباتە بەرەو کوێ هەنگاو دەنێت. بەڵێ بناژیان لە ڕاستیە حەڤەی شوبات کەسێکی تایبەت بە تاریخێکە هەر زوڵانەوەیەکی جدی لە کۆمەڵگەی کوردستانە ئەگەر بیەوێ حەڤەی شوبات دووبارەکاتەوە بەر لە دەستپێکی دۆڕاوە تۆ ئەتوانی کۆمەڵی مەسائل و ئێزگە هەیە لە حەڤەی شوباتە بە هەندی وەرگری بەڵام خودی ئەزمونونەکە بە کۆی گشتی یعنی ئەوە شقامی نەگواستەوە بۆ موقعیەتێکی باشتر دوای حەڤەی شوبات یەکێ لەو شتانەی بوو بەباو چووە ناو خێزان و کۆمەلگا و هەرسوڕا و تاکەکانی کۆمەلگا جۆرە لە بێئومێدی بوو جۆرە لە مەئاسە بوو جۆرە لە بێبڕوایی بوو ئێمە بینیمان دوای ساڵەهای ساڵ بارحاڵ مەسەلەی حەڤەی شوبات دیتر نەبوو هەوێن کە کەسێکی کە و گروپێکی کە و دەستێکە و حتاوانی کە خۆشیان زۆر تێدا فعالن بیریان لەوە نەئەکردەوە کە ئەتوانن بەو میکانیزم و عەقلیەت و تێڕوان و تێگەشتنە جارێکی کە بتوانن شەقام بزوڵێنەوە و جارێکی کە سەرمایە لەسەر ئەو نەریتە دابنێن کە بەها ئەتوانن ئەوە فراوانکەنەوە بۆیە من پێم وایە یەکەم شت بۆ کۆنگرەی ئێمە بۆ کۆنگرەی ئازادی گۆڕانکاری بەکۆی گشتی خوێندنەوەکەمان لەسەر مەسەلەی ئەترازاتی ناوچەکە لە دوو ئاسی زۆر جیاوازە ئاسێکەیە کە فەوریە هەنووکەیە ئێستەیە ئاعترازات و داخوازەکانی خەڵکی کوردستانە و ئاسێکی شەیە مەترسێکی جدیە کە ئەڵگۆڕەکانی ناومەنتقەیە ئێمە لە هیچیان خافڵگیر نەبوو ئێمە خۆمان ئامادە کرد و ئامادە ئەەکەین بۆ هەموو ئەگەرەکان یەکمان لەمەوە پێش دوومان لەمەوە پێش ئەوەی کە لە سووریا ڕوویا کە ڕەنگە زۆر کەسی وە کۆمونیتۆ هەفتەیە پێشەوە 4 ڕۆژ پێشەوە بیری لێ نەکردێتەوە بە فەوری ئەم حاڵەت وەربار و دۆخەواسێتە پێشەوە بەڵام مەترسی وەزئی سیاسی و ئاڵوگۆڕەکانی ناوچەکە ڕاستیەکەی کۆمەڵگەی کوردستان لە بەردەم پرسیارێکی زۆر گەورەتر لەناو لە ئاسی ناڕەزایەتەکانە دەبینێتەوە بۆیە ئێمە بارهاوەکو کۆنگرەی ئازادی ئێمە پێمان وایە هەردووچیان مەسیرێکن هەر کامیان بە هاومەکانی خۆی هەیە ئێمە خەریکی سازدانەوەی خۆمانین دروستکردنی خۆمانی کۆنفرانسەکەمان بۆ خاتری ئەوە بووە مەسەلەکەمانەوە بۆ وەک ڕێکخراوێک و وەک ئەزمونێک و وەک تەجروبەیەکی جیاواز لە ڕێکخراوەکانی کە لە منەظەماتی کە لە شێوازی کاکردنی کە حتا لە حزابی سیاسی کە بێن لە خۆمان ڕێخێنەوە بۆ خاتری کە بتوانین لە ئاسی مەسئولیەت و بەرپرسیارەتی ئەو ناڕەزایەتێک گەورە بین کە لە کۆی کۆمەلگای کوردستانە هەیە و بۆ ئەمەش لە ڕاستە میسالەکانی ئێمە ئەوە نین کە هەندێک نقاباتی کرێکاری ئیشەکە بۆ سەفەکەی سندیکاکان بۆ گروپەکەی خۆیان ئیشەکەن ڕێکخراویشیان ئەکرێ بۆ ژنان ئیشکرد گەنجان و لاوان ئەکرێ بۆ گەنجان و لاوان ئیشکرد ئێمە ڕێکخراوێکی میلیتانتین بەم معنایە بەرپرسیارەتیمان هەیە لە بەرابەر بە هەموو ستەمگەری و نەعەدالەتی و چەوسانەیە لە کۆمەلگەی کوردستان بەرابەر مەسەلەی ئەمنیەتی خەڵک ئاسایشی خەڵک بژێوی خەڵک بیمەی خەڵک ئەو کێشانەی کە ڕۆژانە بەرۆشیان پێدەگرێت بۆی لە ڕاستیە ئەوەی کە ئێمە بیری لێکەینەوە بە کۆی گشتی ئیشی لەسەرەکەین ئەوەیە کە پلاتفۆرمێکە لە ئاسی کوردستانە بۆ یەکدەنگکردنی شەقام گرنگ نییە ئەگەر زۆر ڕێکخرا و دەستە شەبێ لەگەڵ ئێمە نەتوانن بێن لەگەڵمان نەبن بەو معنایی کە بارحاڵ بێنە ناو ڕێکخراوەکەی ئێمە بەڵام ئێمە بە پرسیارەتیمان هەیە هیچ حەزەرێکمان لە هیچ ڕێکخراوێک نییە کە بیەوێ هەنگاوێکی جدی بۆ بەرزڕاکردنی خەبات و چەکۆشانی خەڵکی کوردستان بێتە پێشەوە باشە بەڵام هاوکاتیش زۆر بە حەزەرین لەوەی ئەحزابی سیاسی ئێوێ بڵێسیی لە تەجروبەکانی ڕابردوومان لە هێنانە مەیدانی ئەو نوع لە پەرلەمانتارێک کە ئەم شەو ئەمڕۆ ئیشەکرد دوای 6 مانگ هەر ئەویتەوە ئەگەر ئێمە فلان حزبی سیاسی فلان تەرە فلان شخصیات نەبووە ئەم مەسەلەیە و ئەم دەستکەوتەیە لە حکومەتی هەرێما یاخود لە لای حکومەتی مرکزیا بۆ ئاسان ناچێتە پێشەوە ئێستا زۆر ئاسانە حەقی وایە ئەو پەرلەمانتارانە یەک بێشان پرسیاریان لێ بکەین بەڕێزان ئێوە ئێستا چیەکەن لە بەرابەر بۆ بەڵێنیت کە داتان
وتان وێنە وا لە بێژەکان کراون بەگرێ بەست کامەیە مەکانەکەی ئێوە و هەر بە هەماشێ گرێ بەستەکان کراون بە هەمیشەی کامەیە مەکانەکەی کامەیە تەعهوداتی ڕابردوویەوە بەڵام ڕاستیە ئەمە ئەزمونێکی تاڵە کە ناڕازی و شەقامی ناڕازی و خەڵکی شۆڕژێر پێویستەکە خۆیان لەسەر پێی خۆیان بن خۆیان بڕواە بە نوێنەرایەتی خۆیان ئەبێ ئێمە شەقامێ دروستکەین کە ئەم شێخامە بتوانێت لە هەر سەعات و ڕۆژ و فرسەر دەمێکە پێویستی بە هەر زۆر ئالوگۆڕێکە بوو یعنی دەرفەتێکە بێ بۆ ئەوی کە کۆمەلگا بڕیار لەسەر ئەو ئالوگۆڕە بدا حیزبێکی سیاسی نەبێت لەسەرەوە بڕیار بدا پەرلەمانتار و دە پەرلەمانتار نەبێت لەسەرەوە تۆ بیکەی بە قیبلەی خۆت و بەرحاڵ چاوەڕوانی حیمەت و بەرەکەت و حشمەتی ئەوان بکەیت وەختێک کە شەقامێکی شۆڕژێر و ئامادە بەکار بۆ ئالوگۆڕ و استراتیژێکی ڕۆشنی هەبێ ئەتوانێت ئەمانێت یاجیا بێتەوە بەڵام ئەگەر ئێمە بێمەوە سەر پرسیارەکەی دڵمان بۆ خۆش بێ مادام ساڵیادی حەبەی شوبات ئێمە ئەتوانی شتێ بکەین ڕەنگە توانی لە قاعەکە 50 کەس 90 کەس 500 کەس کۆکەیتەوە وەوە شەو ڕۆژێکە ڕات و تێپڕێ تۆ ئەوەی لە حەبەی شوباتا ڕۆژیە جەوهەریترین شتێ ئەو با بڵێن ناڕازی و دەنگە ناڕازیەیە کە لە کوردستانە جاری کە زیندوو ڕاستیکەیتەوە سەر هەڵبداتەوە ئێستا چونکە بەداخۆ بەڕاستی ئەم ساڵیدا ڕابردوو بە تابەتی ئەبینین کە بێئومێدیەک لە ناو خەڵکا بە شێوەی گشتیەکە زۆرە بینینەوەدا سەری ئەم 4 ڕۆژە نەکەین لە سلێمانیا ئەو مانگرتنە هەیە کە بەشێ لە خەڵق بارحاڵ بۆ سەپۆرتکردنی بۆ دیفاعلێکردنی بۆ هاودڵی و هاوخەباتیکردنی ئەڕۆن پۆلپۆل و دەستیانە گوشن و لە باوەشیان لەگرو لە ئامێزیان دەکرێت باشە مەسەلەکەوەی ئایا ئەتا ئەو خەڵکەیە ئەگەر بیر لەوە نەکاتەوە ئەم ڕێگەیە چۆن تەبدیلەکەین بە گەشتن بە داخوازیەکانمان ئەمە شتێکی کاتیە گوزەرە هەفتەیەکە 8 ڕۆژە خەریکن 8 ڕۆژی خەریکن کە ناتوان لەباری جسمیەوە بارحال بۆ شوێنە ناگەێنن کە حکوومەتی هەرێم و حکوومەتی با بڵین مرکزی بگان بە ئیتفاقاتێکی تازە بۆیە بێمە ڕەوشێکی تازە بدۆزینەوە سەلاپای ئەم ڕۆژتە تبدیل بە بۆ حرەکەتی ئومێدەواری کە شەقام لە خوارەوە هەڵسوڕاوەکان هاودەنگەکان بارحال ئەوانە بتوانن خۆیانی تیا ببینەوە ئەوانە بتوان بارحال چوارچێوەیە دروستکەن کە مەسیری خەباتی داهاتویان ئەوە بکەن ڕۆشنترکەنەوە من حەزەکەم ئەوش بڵێم ئێمە لە کۆنفرانسی 3 ڕۆژی لە ڕابردی خۆمانە بەڕاستی بەشێکی لە بەشێ لە بەحسە جدیەکانی خۆمان هەر ئەم بابەتە بوو پایترین شت ئەوەیە کە تۆ ببزانی چنۆ ڕێکخراوێکە دروست کردووە پایترین شت ئەوەیە کە تۆ بزانی تاکتیکی ڕۆژانە چییە لەگەڵ چیا خەریکی چۆن نەخشە داهێنی استراتیژی تۆ چییە هەڵسوڕاوانی تۆ لە کوێن مەکانی نفوزی ئیجتیماعی تۆ لە ناو شار و شارۆچەکانە چییە چەنێ ئەتوانی بارحاڵ هێزێکی ڕێکخراوت هەبێ لە سەر تاسەری شارەکانی کوردستانە ئەمانەوەکو ئەو سەرەتا ئەولویاتانە بوو کە ئێمە لە کۆنفرانسە باسمان کرد خۆشحاڵانە کە لەبێشە هەتا ژمارەیەکی دۆست و هاوڕێمان هەبوو لە شارەکانی کە دیاترین کەسایەتەکانی بارحاڵ ناو ئەترازات و ناڕەزایەتەکان بوون زۆر هاودڵی و هاوخەباتیشیان کرد کە ئەوانش بیان وایە لە کوردستانە پێویستمان بە تێپەڕبوونی ئەم مەرحەلە هەیە بە تێپەڕبوونی ئەم مەرحەلەش بە معنایوە پێنانە قۆناغێکی تازە کە بتوانێت هەموو ڕابردی خۆمان و هەموو لاوازیەکانی خۆمان و هەتا نقطە قوتەکانیشمان ئەبدەیتکەینەوە دەستخین لەسەر ئەو شوێنەی کە ئەم حرەکەتەیە ئەگەر ئیتیکا بە ذاتی هەبێ بەخۆی هەبێ باوەڕدار بێ چەکدار بێ هێزێکی ڕیشەیی بێ هێزی شۆڕژێر بێ بۆ پێکەنانی ئاڵگۆڕێکی ڕیشەی ئەبێ بەرنامەیەکی استراتیژی هەبێ ناکرێت تۆ لەوە دەست پێ بکەی بڵێ مامۆسای موسیقی بێت دەست پێ بڕیوە یانە مامۆسا وزەرانەکەی باشترە یانە ئێمە تەنان هەتاڵێن زۆر جارگەڵ ڕفیقانە وتمان تەواوی ئەو داخوازیانی مامۆسا و فەرمانبەریش بێتە پێشەوە هەمووشی جێبەجێ کرێت بەتابێ قسەمان لەسەر فەرمانبەرانە یعنی پێش هەموو شتێ لەوێ سەرەتای دەست پێکردنە چونکە تۆ لەگەڵ تەربیەکە ڕوبەڕووی ئەبێ کۆی سیستەمی تەربیە لە کۆمەڵگەی کوردستانە بگۆڕیت و ئەمەش پێویستی بە نەخشە و پلان و استراتیژیێکی کە هەیە نەقد نییە ڕخنە نیە لەسەرەوەی کە کامیان باشتر و خراپتر بووە منڵم تەواوی ئەو داخوازیانە ئەگەر سوو مەسیری نهایی ببڕی اینجا بێت تۆ بێت لەسەر سیستەمی پەروەردە قسێکی کەتە بێت ئەوە تا لەسەر سیستەمی تەندروستی بارحاڵ بە هەموو شێوازیکێ بۆی فەرقەکەی ئێمە لەگەڵ ڕێکخراوەکانی ئەوەیە ئێمە نامانەوێت بە خەریکی تەنیا ئیسلاح و جوانکاری و میشیازی ئەم بارودۆخە بین پێمان وایە ئیسلاح شەرعیە دروستە دەستی بۆ ئەبین هەرچی شتێ زەڕێ ژیانی خەڵق باشەکە بارحاڵ لەگەڵ یادڕۆین خۆمانی بۆ مانووەکەین بە هەر قیمەتێ بەڵام لە واقعا ئێمە ئەوەی کە بەلامانەوە گرنگە استراتیژی کاری ئێمە کە بتوانێت خەڵکی کوردستان لە ماف و ئازادیەکانی خۆی بە شێوەیەکی ڕێشەیی بەهرەمەند کاکە تۆ نازانی شەو ئەڕۆی نازانی بەیانی هەڵەسی ئێران نزومی کردووە تورکیا کردوێتی حەشی شعبی کردوێتی تەقینەوەیە کوشتارە لە کوردستانە ئاساییترین شدەوەی هەر ڕۆژە بیسی خەڵکێک کوژراوە خەڵکانێک کوژراوە
ینی کوشتن بۆ تشتێکە خەڵک بەلاو شێکی ئاساییە وازانێ بەشەکە لە ژیان ئەگەر ڕێکخراوێکی شۆڕژێر بێ بە پرسیارەتیە بکە ئەبێ یەکێ لە شتانەی ئەوە بێ کۆمەلگا سڵامەتی هەبێ کۆمەلگا سڵامەتی هەبێ و کاتە ناکرێتەوە بیکەی بە نۆرم لە کۆمەلگاکە تا هەموو ڕۆژێ خەڵکێکە کوژێت تۆش بەلاتەوە ئاسایی بێ ئەو پڕەکەی باشی حاڵ ڕەنگە کەسێک و تەرەفی ئەبێ ڕاگەیان لێ دەرکات ئەبێ بیکە بە قەزەی نەواتی ئەو شتەیە کەی ماڵی دەستبارێ بۆ ڕیشە ئەم کۆمەلگای پێویستی بە ئەمنیەتە لە پێشەم شتێ پێویستی بە نانە پێویستی بە ئاوە پێویستی بە ئازادیە پێویستی بە احترام و کەرامەتی ئینسانیە پێویستی بۆی وەکو ئینسان تەعاملی لەگەڵا بکرێت پێویستی بۆی بارحاڵ کە لە بەردۆخێکە ئەژی خودی ئەو کۆمەلگایە نەکرێت بە تەلەف لەگەڵ بەشەکەی کەیە ئێستا لە ناو بەحسانی توە لە ناو ئەم نیگەرانیانە لە ناو پرسیارانە ئەکرێت دەسەڵات خەریکی هەن نوعێک یاری بازیەکە لە حاڵە خەریشیێنێ کە هەڵبەت پرسیاری بینەرێکە و ئەگەر زۆر بە کورتی وەڵامەکەی وەربگرمەوە باز لە پێویستی هێرشبردن بۆ سەردام و دەستگا حکوومیەکان ئەکرێت و بۆ چوونی ئێوە لەمبارەوە ئەگەر بە کورتی وەڵام بدەنەوە سپاسگوزارە بەم وەک دووە پرسیارێک دوو ڕێگە هەیە دەستبردن بۆ هێزەکانی بۆ بڵێن بۆ دەستگا حکوومیەکان شتێک نییە لە نەخشەی ئێمە پێشوەخت نەخشەمان بۆ کێشابێت ئێمە ڕێکخراوێکی بەرپرسیارەتیمان هەیە بەڵام لە شەقاما ئەگەر تۆچی کارێکی وا هەبێ من ناچم ئەو خەڵکەیە بەڕاستی سەرزەنشکەم ئەوە گەشتووە ببینی گەشتۆ بە شوێنەکەمە کە هیچ چارەیەکی نەماوە ئاخر سەیری ئەو هاوڵاتیە بکای کە ئێستا هەفتەیەکە لە دووڕیانی مەرگایە بەیانی شێکیشکە بکات لە دووڕیانی مەرگایە هیچ کەسێک و دەوڵەت و حیزبێکی ئەمەتقی ئەمە بەرپرسیارەتی ناخاتە سەرشانی خۆی دوو بەیانیژێکم بە تەبلیغ بارحاڵ ئەنواع قساکەن لەسەری ئەمانەوە کاکە بەشێ لەو ترۆریست و بەو داعش و لەو هێزە فاشستانی کە دروستە بێ بەرەنجامی کاری تۆیە بەرەنجامی تەعاملی تۆیە بەرەنجامی ئەو فشارەیە کە تۆی هێنی بەرەنجامی ئەو شانخاڵیکردنەوەیە کە تۆ ئەیکەی لەسەر چارەنووس و ژیانی گوزەرانی خەڵک بۆیە لە شوێنەکە ئێمە خەریکین وەکو ڕێکخراوێکی شۆڕژێر ڕێگەی شۆڕژێرانەمان هەیە ڕۆژێک کۆمەڵگەی کوردستان ئالوگۆڕ یا ئالوگۆڕێکی ڕێشەیە تیابێ ئێمە ڕەوشی خۆمان هەیە بۆ دەستەوگرتنی دەسەڵات و ئێمە بەڕاستی ئەکار بۆ ئەوە ئەکەین باسەکە ئالێرایە فەرق ئێمە لەگەڵ زۆر ڕێکخراویکە ئەوەیە کە ئێمە ناچین بۆ ئیمتیازێ بێنە دەرەوە بەیانی بچینە ماڵەوە ئێمە ئەچین بۆ ئەو شتێک کە تەنانە خۆیانەڵێن سەرکردەی ئەحزابی سیاسی لە کوردستانە بەشێکی زۆر بەقەت ئەندازەی نیوەی لە سەرکردەکان هێن ئەڵێن ئەم حکوومەتە هینی ئەوەیە کە بڕوات هیچ مەسئولیەتێکی نییە یعنی ئەوەی کە ئەوانەیە لە بەسەرکردداتی و مەکتەبی سیاسیەکان شەقام بی وتایە 10,000 ئەڕۆژ بەڵام من لەگەڵ وتنی شەقامانیم لە کاتێک ئاگە تۆ ڕێکخراو نەبێ ئامادە نەبی هێزت نەبێ میلیتان نەبی نەزانی هاوکێشەکە چییە نەزانی کە ئەمفیکێ لێ نەزانی کە خەڵق چۆن ئامادەکەی نەزانی خەڵق چۆن چەکدارەکەی بۆ شەڕشی کۆتایی و بووە ڕەنگە شکاندنی دەرگایەک و ئۆفیسێک و نووسنگەیەک بێتە باعیسیەوەی کە بارحاڵ ئەوان 1001 مشکلە لەگەڵ لەناو حرەکەتەکە دروستکەن پێمان ئەڵێن پێیان وچی پێشتر فتوایان داوین لەسەر ئەمانە ئاژاوەچین ئیداراتە سوتێنە ئەوە لە ئێستا سەشی لە کەڵابێ هەندێک لە شارەکانی کوردستان ئەو شێرانەی 10 ساڵەوە پێش سوتاوە ئێستا چاکیان نەکردێتەوە سواقت و بۆیاخیان دەسەکەوێ بەڵام مەسەرەکەیانەوە نییە یانێ وەکو نمایشی حرەکەیەکی تاڵ و ناشرین بە پیشانی خەڵکی کوردستان و مێژوو کەسانێک و دەوڵەت و نهادێکە سبێنەیەتە کوردستان ئەوە پیشان بدە بێ بەڕاستی نمونەی زۆر جوانی حرەکەتی مامەسانی پێنجمان بوو 5 گەڵا 5 لەقدا لە کوردستانە نەشکایەوە گەورەترین کاریگەریش هەبوو ناو کۆمەڵگەی کوردستان خەڵکی کوردستان مۆدرنە پێشکەوت خوازە ئازادی خوازە بە دوای بەدیلێکی واقعی و ئینسانیا ئەگەڕێ ئەوە نییە کە بێوێ وێرانکاریکا و شوێن بسووتێنێ مەڵبەر بسووتێنە فلان شوێن بسووتێنێ وێ لە ئەس دەسوکاری ئێمەشە بەڕاستی ئێمە تا ئێستا ئەو ڕێگە و ڕۆژتانەمان تاویتێ نەکردو نە بە معنای ئەوەی کە ئەهمیەتی نێلا ئێمە بە معنای ئەوە ئەوانە بەڕەوشتێک نازانی کە بتوانێت موقعیت و مەکانی ئێمە پەڕێنێتەوە لە هەر شوێنێکیشە هەر شێرێک تەرەفێک کردبێتی ئێمە کاسە گوزەکە بەسەر هاوڵاتیان و کەسی ناڕازیان ناشکێنینەوە کەسی ناڕازی ئەم دەسەڵاتە وای لێ کردووە زەڕێک مێدیتیانەمێنێ هەر باشیشە بەڕاستی ئەمانە هەر باشیشە خەڵک لەسەر جادا حەدیقل بە تێڵاو داروبەردەوە ناکتن بەکەن سەریانە خۆ بەڕاستی ئەگە وەسێتێکی شەبێ سوا کەسیان جەرەعەتی ئەوەشیانە بێ ئەبینین لە کوردستانە ئێستا خەڵقەوە نەش ئامادەیە بە تێڵاش بێڕاوێنە نێن باشە بەڵام نا تۆکە ڕێکخراوێک لە موقعیەتی مەسئولیەتەوە بێ زەمینە و لێکدانەوەی هەموو ئەو ئاڵوگۆڕانە لای خۆت معلوم کردوویە کە چیتەوێ معلوم ببێ کە من بۆ مەدەنیترم لە دەسەڵات بۆ شۆڕژێرترم خۆم لە بەرابەر بۆ مقابل ناکەم بەڵام من بۆ خەڵگە بێ اعتیمادم پێ بکات
بۆ ئەبێ خەڵک ڕیشی خۆی بداتە دەست بۆ ئەبێ ئەم ڕێکخراوی ئێمە بێتە مای پشتیوانی ئەو خەڵکەیە بۆ ئەبێ ئەم ڕێکخراوە بێتە هەوێنی ئەو نقطەیە کە خەڵکی کوردستان ڕووی تێبکەن و خۆیانی تیا ببینەوە چونکە ئێمە پێمان وایە تەواوی پرۆسەی سیاسی کوردستان تەواوی جەنگێ بە بەدەستمانوێ دەبێت کە هێنایی قوتێشی بۆ مناڵێکمانەوە تا خودی ژێرپرسیاخەنی هەموو دەوڵەت و دەستگاکە پێویستی بەوە هەیە بە فلتەرێکا بڕوا بەرپرسانە بە فلتەرێکا بڕوا کە نەخشەتە بێ هیچ هێزێ هیچ وڵانەوەیەک ناتوانێت بەبێ هێز بەبێ بەرنامە و نەخشەیەکی شۆڕژێڕانە هەنگاوێ بنێتە پێش و تەجروبەی 33 ساڵی لە کوردستان ئێمە زۆر تاڵە بەڵام ئەم تاڵە بەشێکی لەمەوەیە کە ئێمە لە ئاسێکی زۆر مەحەلیە ڕێکخراوبین ئەوەی کە ئێستا کۆنگری ئازادی و گۆڕانکاری ئەیکان لە ئاسی سەراسەری کوردستانە ئێمە دوومانەوە پێش لە بەغا کۆنگرەمان کرد 6 کەس هات بەهەرحال لە 25 شاری کوردستانەوە و ئێستا لە هەموو شارانە خەریکین بنکە و بنەماو ڕێخستنی خۆمان و ڕێکخراوەکەی خۆمان بە هێزەکەین ئەم کۆنفراسی خریشمان بەشێبوو لەو حاڵەتە بۆی لە ڕاستیا ئەگەر زۆر بە کورتی بیڵێم ڕەنگە زۆرشی کە جێگەی پرسیار بێ کە ئایا ئێمە وەکو کۆنگرە تەعاملمان چۆنە بەڵام ئێمە وەکو کۆنگرە ئەوڵەن تەوەقعێکی باڵامان هەیە بەرپرسیارەتێکی ڕیشەیتر لە ئەستۆمانایە و پێمان وایە لە هەرحاڵ خەڵکی کوردستانیش ئەو نەمەدەنیەت و ئینسانیەتی تیا هەیە ئەگەر ئەم دەسەڵاتە خۆی لە ئەو ئاستا بوایە دۆخەکە تەبدیل نەکا بە جەهەنەمێ بۆ خەڵق ئەم حاڵەتەی کە ئێستا پێشەوە خەڵق ناچارە بێ بۆەوەی کە مان بگرێ لە خواردن ئەمەە مەسئولیەتیان خوا پیشانەیە باش 24 ساعت لێ بن پاش 24 نا هەفتەیە کە ئەڕوا لەوێەوە جارێ هەموو مەسەلەکەی ئەوەیە کە لەگەڵ میدیا قسە نەکە ئەوە بابە قسە نەکردنەکەی ئەزانی یعنی چی یعنی ئەوەیە کە بخۆی شەرمی لێ ئێکە قسەی چیەکا بۆ میدیا ئەڵێ لەگەڵ یا ئەبێ بڵێ من دەرەقەتی پارتی نایم کە ناڵێ یا ئەبێ بڵێ بن لەگەڵ بەغار ڕێکەوتوم کە نایڵێ وی بەبێ خەڵکی کوردستان بەڕاستی لەو ئاستا کە جەنگەکەن دەست بۆچە ئامڕاز و ڕێگە و ڕەوش و میکانیزمێکە بن ئەمە باسی ئەساسیە وێمە حەدیقەلۆک و کۆنگری ئازادی لە ڕاستیە خۆمان بۆ مەقتەعێکی تازە ئامادە کرد و ئامادە ئەەکەین کە بتوانین لە ئاست بەرپرسیارەتی دۆخی گشتی کۆمەڵگەی کوردستانە بین با هیوای سەرکەوتن لەو هەنگا و ئامانجادا کاتی بەرنامان زۆر بەکارهێنا هەرچەنە زۆر بابەتی ترما قسە باسی لەسەر بکەین بە هیوای لە بەرنامەکانی ئایندەدا بتوانین دووبارە میوانداریت بکەینەوە و لایەنی تری ناڕەزایەتە جەماوریەکان لە کوردستان و لەوەش گرنگتر جێگە و ڕێگەی کۆنگرەی ئازادی و گۆڕانکاری تاوتوێ بکەین لێرەدا بە هەدیدی حاجی بەگرتان تاشناسراو بە ڕێوەر عارف زۆر سپاسکار لە بەرنامەکانی ئەمشەوی پێشەنگ تیڤیدا ئامادە بوون قوربانی تۆ بناجیان سپاس بۆ هەموو لایەکتان زۆر سپاس عزیزان هەر لێرەشدا دەینا کۆتایی بەرنامەکانی ئەم هەفتەیەمان تا هەفتەی ئایندە کاتێکی خۆش بۆ هەموو لایەک و هەر شاد و سەرکەوت